بەڵێ قسە بکە فەرموو قسە بکە باش شیرین خان قسەی تەواوکە. بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێهەم بڕگەی یەکەم لیژنەیەکی باڵا بە سەرۆکایەتی پارێزگاریان سەرۆکی یەکە کارگێڕەکان تا کۆتایی دروست بکرێت یاخود پێک بهێنرێت. بەدیدی من ئەم لیژنەیە ڕەنگە کافی نەبێت و لە پاڵ ئەمەدا ڕەنگە هێشتا دەرفەت هەبێت بۆ ئەوەی کەسانی تر سوودمەند بن یاخود بە ڕێکاری واسە بە هەر ڕێکارێکی کە تەداخل بکەن. بۆیە من بۆ ئەم بڕگەیە پێشنیاری ئەوە ئەکەم کە کەسانی زێدەڕۆکار بەڵێنامەیەک لە دادگا پڕ بکەنەوە کە سوودمەند نەبوون بۆ ئەوەی ئەو کەسانی کە بە فعلی هەژارن بتوانن لەم یاسایەدا سوودمەند بن. لە کاتێکدا من وەکو تیشکم خستە سەر خۆم بە دوواداچوونم کردووە سەردانی شارەوانیم کردووە کەسی وا هەبووە 15 جار با بڵێن لەسەر عەرزەی مڵک و ماڵی دەوڵەت زیادەڕەوی کردووەتی بە خانی فرۆشتوێتی. ئێستا بێیتەوە تۆ جارێکی کە ئەم کەسە سوودمەند بێت و خانوویەک دروست بکات یاخود لەسەر عەرزەیەکی زیادەڕۆ خانوویەکی دروست کرد و جارێکی کە سوودمەند بێتەوە. بۆیە پێشنیاری ئەوە دەکەم ئەوە ئیزافە بکرێت و پشگیری لە قسەکانی بەڕێز مامۆستا ئەبوبەکر دەکەم بۆ خاڵی چوارەم لا ببرێت لە بەرگەی دووهەم. بەڵێ زۆر سپاس. بەڵێ مادەی 4 بخوێنەوە فەرموو. بەڕێ سەرۆکی پارلەمان مادەی 4 یاسایەکە بەم شێوایە هەموار دەکرێت ئەگەر کەسی زێدەڕووکار پایبەند نەبیت بە پێدانی نرخی دیاری کراویان خەملینراوی هاتووە کە لە بەرگەی دوێ ئەم یاسایانە مەرجەکانی هاتوو لە مادەی دوی ئەم یاسایە نەیگرێتەوە ئەوە مافی بە خاوەنکردنی نامینیت و خانووەکە بە زەوی و ئەوەی لەسەری دروست کراوە بە ناوی شارەوانی پەیوەندیدار تۆمار دەکرێت بە پێی یاسای فرۆشتن و بەکرێدانی ملک و ماڵی دەوڵەت لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 1 ساڵی 2021 لە بەرامبەر فرۆشتنەکەی بەهای دروستکراو بە شێوەی شایستەبوونی بە تێکراوی مستاقل عەرەبیەکەیە دەدرێت بە خاوەنەکەی. بەڵێ هەر بەڕێزێک قسەی هەیە. قشاكي لقل كاك جلال مناقشة بكنا بيني خوتا دي على فرم برای سەرۆکی پەرلەمان بەس یەک دوو شەلێرە نەهاتیە بۆ بزانم هەلای چاپ و شتیوا بیتن دەڵێ ئەگەر کەسی زێدەڕووکار پابەند نەبیت بە پێدانی نرخی دیاریکراو یان خەملێنراوی هاتوو لە بەرگەی دوی ئەم یاسایە دەبی بڵێن لە بەرگەی دوو لە مادەی سێ ئەم یاسایە. وەلە کوتاییشدا کە دەڵێتن بە پێی یاسای فرشتن و بەکرێدانی ملک و ماڵی دەوڵەت لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 1 ساڵی 2021 دەفرۆشرێت. ئەو شەیەش لێرە وا بزانم تەبع نەبووە. سپاس دەست خۆش سپاس. فەرموون هەر بە ڕێزێک ئێوە قسە بکە. ڕۆبینە خان بەڵێ ڕۆبینە خان فەرموو. بەڕێ سەرۆکی پارلەمان مادەی 4 بژیت هەر کەسێکی زێدەڕەوی کار پابەند نەبیت بە پێدانی نرخی دیاریکراو یان خەملێنراو هاتووە لە بەرگەی دومەوە ئەم یاسە ناگرێتەوە مافێک بە خاوەنکردنی نامێنێتن. دکتۆر بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەم وەکو زانین کوونکە بۆ وەزعی دارایی هەرێمە کوردستانە وەزعێکی خراپدایە بتەکید ئەو خەڵکی کو تەجاوز کردە ئەگەر بهێتن فقط ئەف زەویان ئەف خانی بکەتە سەر ناوێ خۆ یعنی زۆر زەحمەتە پێشنیار دکەم کو ئەف نسبە هاتیەدانە بنسبة قطعي بيتن وبأقساط بهت دان بوف خلكي بشيت داك وف خانو بكتا سرنا بخو. بالي زور سپاس. كاكتوري بار. فرمون بارستا. بارس سروك بلمان من والله خوش حالم بوي كأم بيشنيارا كراوة أو تعديل كراوة من ببيرم دل لكاتك بروجي أساكا هاد ريك پێشنیارێکی لەو شێوەم کرد ئەگەر ئەو کەسێ زێدەڕووکار پابەند نەبوو بە دانی ئەو پارەیە بەدیلەکەی نەبوو. ئێستا خۆش حاڵم بۆی کەیە بە ئیزافەی ئەوەی کە ئێستا دەمەوێت باسی کەم یەکسەر باتێک نەدرێ ینی ئەوە بە تێکدراوی ژمار نەکرێ بەشکو ئەگەر ئاگداریەکی بکەنەوە خاوەن زەویەکە یان مولکەکە باشترە بێ و پێشنیاری منە سپاسە. بەڵێ زۆر سپاس. مادەی دوای ئەوە فەرمون بیخوێنەوە یەکسەر. بەڵێ ناومان نووسی خوێنمانەوە ناومان نووسی بوو ناوەکانیشمان خوێنەوە. بەڕێ سەرۆکی پارلەمان مادەی 5 بەرگەی یەکەمی مادەی 5 یاساکە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێت. یەکەم
یەک نابیت ڕوبەری ئەو زەویەی بەخاوەن دەکرێت لە پارێزگاکان لە 300 متری دووجا و لە قەزاکان لە 400 متری دووجا و لە ناحیەکان 500 متری دووجا تێپەر بکات. دوو ئەگەر ڕوبەری زەویەکە زیاتر بوو لەو ڕوبەرانەی کە لە خالی یەکی سەرەوە هاتووە و نەتوانرا بە پێی ڕێنمایەکانی نەخشەدانانی ئاوادانی وەک زەوی سەربەخۆ جیا بکرێتەوە ئەوە نرخەکەی بە 60% نرخی ڕاستەقینەی دەخەملێنرێت و بە ناوی زێدەڕووکار تۆمار دەکرێت بە مەرجێک لە هەموو حالەتێک لە پارێزگا و قەزا و ناحیەکان ڕوبەری گشتی زەویەکە لە 800 متر دووجا زیاد نەبێت. بەڵێ هەر بەڕێزێکەوێ لەسەر مادەی 5 قسە بکە ناوی بنووسێ فەرمونون ناوەکان بنووسە. خۆشتان قسەتانەیە؟ ئێوە خۆتان هەڵگرن بۆ جوابدانەوە بەڕێزان ئێوە لە لیژنەن بەخوای. ئێوە لە لیژنە قسەکانتان بکەن. نا والله حق يعني بستان ئێوە قسەتان لەسەر تێک قسەتان لەسەر ڕقەمەکان هەیە ئێ باش بیان نووسە قسەیان لەسەر مۆزوعەکە هەیە نەک لەسەر مۆزوعی قانون ئەتان نووسێتەوە. تکایە لێرە بابەتی ڕقەمە یعنی یەکێک نەڵێ من پێم باشە هەندێک زیاتر بێ و من پێم باشە هەندێک کەمتر بێ ئەبێ بڵێ پێ ئێوێ و 300 چەند بێ ئەوێ و 500 چەند بێ ئەوێ ئەو 800 چەند بێ بۆی لیژنە بزانن جەدوەلێک دروستکەن بەڕێزان چەند کەس ئەڵێ مەسەن ئەمەوێت 300ەکە بگۆڕێ چەند کەس ئەوێت 400ەکە بگۆڕێ بە ڕقەم نەیڵێن دوای ئەمان ناتوانن هیچتان بۆ بکەن. بەڵێ ناوەکانە خوێنمەوە دکتۆر ئیسماعیل دکتۆر شێرکۆ مامۆستا ئەبوبەکر کاکاوە گوڵستان خان کاک شەمۆڵ کاک عەلی حەمەد ساڵح کاک شاخەوان شیرین خان ئاشنا خان خەدیجە خان ڕۆژان خان کاک یاسین دکتۆر ڕێبوار مامۆستا عومەر مەم کاک ڕزگار کەیتر کێمان نەنووسی بوو بەڵێ کەیتر کێ عوسمان سێدەری کاکمە نووسی بەڵێ بەڵێ کاک یاسین بەڵێ سەرۆکی پەرلەمان بەنسبەت ئەوەی کە 300 بێ یان 200 بێ یان ئەوەی کە لە خاڵی دوم دەڵێ 800 متر وەبزانم هیچ کەسێکی فەقیر ناتوانێت 800 متری تەزاوز بکات. داواکەی بکرێتە چەند؟ من داوا دەکەم 250 یان 200 یان 250 بێ. کامە بکرێ بە 250؟ یعنی ئەو 800 بکرێتە 250 بەڵێ سەرۆکی پەرلەمان یعنی تەزاوز لەسەر 800 متری ناکرێت. تەواو شەرحی ناوێت دەست خۆش. بەڵام یەک خاڵی دیکە ئەگەر ئیزافەکەم بەڵێ سەرۆکی پەرلەمان یعنی ئێستا لە ڕانیە شەرح مەکە کاگیان کار لێ دەکەم. ئاخر بە کاک لوقمانیشم گوتووە. هەمووی تەجاوزاتانە ئێڵێ ڕاستەکەی باسی ڕقەمەکەی. دکتۆر ڕێبوار بەڵێ سەرۆکی پەرلەمان تکایە بەسە باسی ڕقەمە تکایە بەسە تکایە بەسە شەرح بەسە. دکتۆر ڕێبوار بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە 800 متر بەڕاستی زۆرە ئەوەی کە 800 متر تەجاوزی لەسەرکە داگیرەکە ئەو کەسێکی دەوڵەمەند و خاوەن نفوزە و دەستی دەڕوا وە من پێشنیارەکەم لە 400 متر زێتر نەبێت. بەڵێ سپاس. دکتۆر شێرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مەساحەکەی ئێمە سەرەتا ئەبێ معایر بەکاربێنین بۆ بزانین کام ڕقەمە باشە. بەڵێ بێگومان. معیاری ئێمە ئەم ڕۆحی ئەم قانونە بریتیە لەوەی کە ئەزمەی نیشتەجێبوونی ناچاری تەجاوزی نیشتەجێبوونی ناچاری چارەسەر بکە. بۆیە باسە لە نیشتەجێبوونی ناچاریە. نیشتەجێبوون بە پێی معیاری دەولی 200 متر بۆ خێزانێک هەرچەند گەورە بێ کافیە. ئەوە معیار. دوو لە سەر و 200 متر ئەبێتە جۆرێک لە حتا مەسەلەی فەرق بینی قەزا و ناحیە و شار و لادێش بۆ 200 متر فەرق ناکە. یعنی عایلەیەک لە لادەیەکە ئەتوانێت بە 200 متر لە 200 متر بەسراحەت بژی و ئەتوانێت لە شاریشا بە هەمان شێوە. بۆیە من پێشنیاری ئەوەکەم کە 200 تەسبیت بکرێ لەبەر بە عایرەکان. ولەوە زیاتر ئەبێتە بزنس یعنی ببێتە لە 100 لەوە زیاتر. بەڵێ
مثلا تاوکو ئێستا ئێمە تعامل لەگەڵ ئەمری واقعکەین خۆ تازە زەویان نادەینێ کەسێکەیە خانوویەکی کردووە لەناو قطعەیەکی لە ناوانەیە لە ناوەڕاستی قطعەیەکی 300 مەتریا کردبێت تا 200 بە پێی یاساکە ئیزافەکەی هەرچەند بوو بە لە 100 ئەویتری معالەجە بکرێ بە پێی یاسا بەرکارەکان شارەوانی یاسای بەرکاری هەیە تەجاوزات و ئەوانەی کە زیاتر بێلەوە ئیفرازیەکە جیایەکاتەوە 200 مەترەکەشەکە بەناوێەوە طبعا لێرەیە مستەفید بەڕێزان ئەو کەسە ئێستا کە بەناوێەوەی نییە کاتێککە ئەکرێ بەنایەوە 100 قازانجەکە قیمەتەکەی لەبەرەوە مستەفیدە لە هەموو حاڵەتەکە زۆرش بەڵێ بێ زەحمەت ئێوە لە لیژنە تایبەتمەندەکان ڕوونکردنەوە بدەن بە ئەندامانی پەرلەمان چکە هەموو قسان لەسەر ڕقەمەکە هەیە دڵنیام بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی 2 لە مادەی 5 بۆ 800 مەترەکە دیاری کراوە ئێمە جارەی 800 مەتر نییە کە تاپۆ ئەکرێت و پێشووتر ئاماژە بەوە دراوە کە لە سنتەری پارێزگاکان چەندە بێ لە نەحیەکان چەندە لە قەزاکان چەندە ئەمە دیاری کراوە بەڵام ئەگەر نەتوانرا جیا بکرێتەوە ئێمە ئەم زەویە دابەش ناکرێ و لە نوێ نییە ئەوە حەقیقەتێکە و هەیە و چارەسەرەکرێ ئێمە لە ئەنجامی بەدواداچوون لەگەڵ شارەوانیەکان لە ئەنجامی وەرگرتنی نمونە لە هەموو شار و شارۆچکەکان و لە ئەنجامی کە ئەندامانی بەڕێز لە لیژنەی شارەوانی لەگەڵ سەرۆکی شارەوانیەکان بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دانیشتین لە هۆڵی پەناگیری گفتوگۆی چەند سەحاتێکمان کرد یەکێک لە پێشنیازەکانی ئەوان ئەوە بوو بۆ ئەمە بەستە ئەوان پشتیان بە دوو بڕیاری 940 ساڵی 1970 کە تاکو ئێستا لە تەواوی شارەوانیەکان کاری پێ ئەکرێ ئەویش ئەوەیە زەوی نیشتە جێبوون لە 200 متر تا 800 متر دیاری کراوە کە بواردراوە بۆ نیشتە جێبوون تاپۆ بکرێ ئیسینادەن لەسەر ئەوەی بەشی دووەم لە مادەی یەکی فەقڕەی دووەمی مادەی یەک لە یاسای ژمارە 12 ساڵی 2012 یاسای فراوانکردنی گوندەکان کە کەوتۆتە سەر شارەکان لەوێش دیسان هاتووە کە بواری تا 800 متر بواردراوە ئیسینادەن لەسەر ئەو دوو بابەتە مەسەلەی 800 مترەکە هاتۆتە گۆڕ ئەو 800 مترە لە حاڵەتێکدا تاپۆ ئەکرێت ئەگاتە 800 متر لە حاڵەتێکدا ئەگەر زەویەکە خانووی نیشتە جێبوونی لەسەر بوو بواری دابشکردنی نەبوو بۆ دوو نەتواندرا دابش بکرێت نەتواندرا لە کەسەکە وەربژیرێتەوە حقیقەتێکە و هەیە ئاخر ئەزین چۆرە ئێستا ئێمە لێرە ئەڵێن بۆ ناتوانین بەڵام تۆ ئەگەر بتکەمە ڕئیسی شارەوانی بچی قانونەکە جێبەجێ بکەی لە ئەشکالەکانی جێبەجێکردنی یاساکە باشتر تێ ئەگەی ئێمە یاسا حکمت لە دەرکردنی یاسا چییە حکمت لە دەرکردنی یاساوێت جێبەجێ بکرێت ئێمە لە ئەنجامی بەدواداچوون بەڵام ئەکرێت بۆ سنتەری پارێزگاکان ئەم ڕێژەیە پێشنیاز بکەن کەم یەکەینەوە ئەمە پێشنیازێکە و ئەمە دراسە کراوە لەگەڵ وەزارەتی شارەوانی لەگەڵ سەرۆکاتی شارەوانیەکان هەرگیز 800 مترەکە پێشنیازی لیژنەی شارەوانی نەبووە بۆ ئاگاداریتان ئەمە لە سەرۆکی شارەوانیەکانەوە بۆمان هاتووە ئێمە داخیلمان کردووە سەرنج و تێبینیەکانی ئێوە دەرەنجام چی بوو چی لە بەرژەوەندی خێری گشتی و مەسلحەتی گشتی بوو ئەوە جێگیرەکەین بەڵام حقیقەتەکە ئەو هایە و ئەو بەشە زیادەی کە بواری جیاکردنەوەی نییە بە نرخی 160 لە نرخی حقیقی زەوی لەسەری تاپۆ ئەکرێ نەک بە 105 کە ئێمە دیاریمان کردووە لە خاڵی سێمی مادەی سێم لەبەرەوە بە ئەو بەشەی کە زیادە بە 160 تاپۆ ئەکرێ لەسەری نەک بە نرخی هەمان نرخ و سپاس من بەسمەوە بوو ڕوونکردنەوە بەرچاوی زۆرترین پرسیار لەسەر ئەو بابەتێ بەڵێ بەڕێزان ئەگەر بەراوردی مادەی 5 پرگەی 1 لە ئەسڵی قانونەکە و لە هەموارەکە بکە هیچ گۆڕانکارێکی تیانە لەبەرەوە یەکەم جار ئەو بڕگەی ئەو خاڵیەکی بڕگەی یەکەمە هەر لادەن چکە هیچ گۆڕانکارێکتان نەکرۆ ڕقەمەکان ڕێک وەکو خۆیەتی تەنها خاڵی دوو مناقەشە بکرێ بەڵێ هیچ گۆڕانکارێکتان نەکردو داتان ناو بۆ مناقەشە نازان بۆچی دات آخر هەمواریان نەکردووە کاک عەلی هەمواریان نەکردووە هیچیان نەکردو آخر هیچ گۆڕانکارێکیان نەکردووە تا ئێمە مناقەشەیەکی یەکسەر بارچینە سەر خاڵی دوو بەڕێزە یعنی مناقەشە بەتەنها لەسەر خاڵی دووە هیچ نەبووە تا یعنی هیچ گۆڕانکارێک نییە کاک عەلیجان آخر هیچیان نەگۆڕیوە چی مناقەشەکەین یعنی هەر وەکو خۆی دایان ناوەتەوە هیچێک نەبووە خاڵی دوو زیاتر مناقەشە دەکەین بەڵێ فەرموون
بەڕێزان سپاس بۆ نەجات خان زۆر سپاس ئەگەر سەیری مەرجەکانی بە خاوەنکردن بکرێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە مادەی 2 لە ئەسڵی قانونەکە مادەی 2 بڕگەی 6 ئەڵێ مەرجە ڕووبەری زەوی بە خاوەنکرا و زیاتر نەبێت لە 200 مەتر دووجا لە ناوەندی پارێزگا و 250 مەتر دووجا لە ناوەندی قەزا و 300 مەتر دووجا لە ناوەندی ناحیە کەواتە بەڕێزان ئەگەر گۆڕانکاریەک بکرێ لە خاڵیەکی بڕگەی 2 گۆڕانکاریەکە ئەوەیە کە تەوحیدی ئەوە بکرێکە لە بڕگەی 6 مادەی 2 لەگەڵ خاڵی یەکەمی مادەی 5 هاتووە خاڵی یەکەمی بڕگەی یەکەمی مادەی 5 هاتووە یعنی تەنها تەوحیدە گینا خۆی 200 و 250 و 300 لە ئەسڵی قانونەکە بەو شێوەیە ئەسڵی قانونەکە لەبەرەوە بفەرمون لیژنە تایبەتمەندەکان سوپاس نەجات خان بڕگەی خاڵی یەک لە بڕگەی یەک لە مادەی 5 تەوحیدی کەن لەگەڵ یعنی وەکو یەکی لێ بکەن لەگەڵ بڕگەی 6 لە مادەی 2 اینجا با مناقەشە بکەین لەسەر ئەوەی کە زیاتر بوو لەو بڕانە بەڵێ يعني برقية كم حق المناقشة يعني نە هیچ هیچ چیتیانە خۆ بەڵێ فەرمون لە راپۆرتی لیژنە هاوبەشەکان ئەوە ڕاستکەنەوە ئێستا بەڕێزان کەواتە لە مادەی 5ەکە بەس دووەمەکە مناقەشەکەین فەرمون ئەو بەڕێزانەی کە هاتوو ناومان نووسیون مامۆستا بوبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کرا لەلایەن دکتۆر شێرکۆ پشتگیری لێ یەکەم سپاس 200 کاک شەمۆڵ بەڵێ کاک شەمۆڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک شەمۆڵ قساکە فەرمون کاک شەمۆڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی دکتۆر شێرکۆ دەکەم بەڵێ زۆر سپاس یعنی تۆ لەگەڵ ئەوەی هەمووی ببێ بە 200 بەڵێ گوڵستان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت پارێزگاکان و من پێم باشە 200 مەتر بێت بەڵام بەنسبەت قەزا و ناحیەوە ڕاستیەکەی ئێمە گەر دیقەت بین ئەو شوێنانە لە ڕووی خێزانداری و قەرەباڵغترن لە ڕووی جۆری کارکردنیانەوە کارەکانیان پێویستی بە زەوی زیاترە چکە تراکتۆر لە حەوشە ڕاگرن یا بە ڕووماڵاتیانەیە یا حیوانداریەکەن لەبەر ئەومە پێویستیان بە بڕێکی زۆرتر لە ئەرسێ بۆیە بێ ڕەچاوی ئەوە بکرێت زۆر سپاس بەڵێ زۆر سپاس خەدیجە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی دوو لە مادەی 5 پێم وایە ئەگەر بەم شێوە بکرێتن لەوانەیە دادپەروەری باشتری تێدا بیتن ئەگەر ڕووبەری زەویەکە زیاتر بوو لەو ڕووبەرانەی کە لە خاڵی یەکی سەرەوە هاتووەوە نەتوانوە بە پێی ڕێنمایەکانی نەخشەدانانی ئاوادانی وەک زەوی سەربەخۆ جیا بکرێتەوە ئەوە نرخەکەی بە 80% نرخی ڕاستەقینە دەخەملێنرێت و بە ناوی زێدە ڕووکار تومار دەکرێت بە مەرجێک لە هەموو حالەتێکدا لە پارێزگەکان لە 350 متر دووجا زیاتر نەبێ و لە قەزاکان لە 500 متر دووجا زیاتر نەبێت و لە ناحیەکانیش لە 600 متر دووجا زیاتر نەبێت سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی سەبارەت بەوەی ئێستا بە ئێمە دوت ڕوونکردنەوەیەک بدە بەڕێزان سەبارەت بە ڕووبەر ئێمە ئەگە زەوی دابەش بکەین بەسەر هاوڵاتیەک بچی خانوو لەسەر دروست بکات بە فعلی نەک 200 متر ڕەنگە 150 متریش کافی بێ بەڵام ئێمە خانوو تاپۆ ئەەکەین بیرتان نەچێ ئێمە بە دوواداچوونمان کردووە لە شار و شارۆچکەکان
ئەگەر پرسیارەکە ئەوەیە ئێوەڵێن 200مان زێگیر کرد بەڵام ئەگەر خانووەکە 300 متر بوو 100 متر لە خانووەکە ڕوخینی چۆن نتوانی بێ ڕوخینی ئاخر طبیعی ئەمە بەسمانەوەیە مامەڵە لەگەڵ شتێک ئەەکەین کە وجودی هەیە تکایە دیقەت بدەن لەوە ئێمە خانوو تاپۆ ئەەکەین ئەو خانووە وجودی هەیە ئامارەکان لای شارەوانیەکان تەزیل کراون خانووەکان تەزیل کراون ئامارەکە لای شارەوانی هەیە بەشێکیان بە حکمی ئەوەی کە یاسای ئەم یاسایەمان لە پێشووتر دەرکرد بەشێکیان زیاتر لە 10,000 کەس عریزەی داوە بۆ شارەوانی داواکاری پێشکەش کردووە کە سوود لەوەی بەشێکیان مامەڵەیان کردووە بەڵام دواتر مدەی یاساکە بەسەرچوو بۆیە ئێمە خانوو تاپۆکەین خانوو هەیە 300 متر ڕوبەرەکەی هەر خودی بینایەکە هەیە 350 متر خودی بینایەکە ئێمە بە 200 جێگیری یەکەین خۆ 150 متر ناڕوخینی بۆیە دیقەت لەوە بدەن 200 سابتە لە 200 زیاتر نرخەکەی چەند بەرزەکەنەوە ئەوە ئاساییە بەڵام ئەبێ ڕەچاوی ئەو بابەت کاتە ئێمە بەڕێزان ئێمە مامەڵە لەگەڵ واقعێکەکەین بەڕێزان واقعەکە ئەوەیە کە ئێمە مادەیەکی بێجگەلەوەی تەنزیمی واقعەکەین نەک واقعێک دروست بکەین ئێمە لە ئەسڵی قانونەکە کە پێشتر هەبووە ناو محافەزات 200 متر بووە ناو قەزاکان 250 بووە ناحیەکان مراعاتی ئەو دۆخە کراوە کە گوڵستانخان باسیەکە 300 بووە ئەم سێ ڕقەمە بە نرخی ئەو نرخەی کە لە ناو ئەم یاسایە دانراوە لەسەری تاپۆکرێ هەرچی لەوە زیاترە ئەندامانی بەڕێزی پەرلەمان لە بەردەمی دوو اختیارن یەکەمیانەوەیە کە حدێکی ئەقسا دیاری بکەن بۆ ئەویش یعنی حدی ئەو پەڕی دیاری بکەن بۆ ئەویش اینجا 500 400 600 خۆتان نەزانن مهم لە 300 زیاتر بێ ئەوەی دووەم ئەوەیە کە بە نرخی چەند بێ یعنی ئەو زیادەیە بە چەند بێ بە لە 160 بێ بە لە 100 بێ لەبەرەوە یەکێک دەرفەتتانە دەینێ قسە بکەن نقطەی نظامی ناوێت ئەمە قسەیە و قسە دەکەین نانە نقطەی نظامی ناوێت کاک شاخەوان فەرمونون ناوی نقطەی نظامی نیە ئەمە کاک شاخەوان فەرمونون ناوی چێ ناوی نووسراوە کاک یاسین فەرموون کاک شاخ وەرە سەرۆکی پەرلەمان لە مادەی 5 ئەوەی کە هەیە لە ڕاستیە بەنسبەت پارێزگاوە منیش هاوڕام لەگەڵ هاوپیشەکانم کە بۆ پارێزگا 200 متر بێت بەڵام لە ناحێ و لە قەزا لەبەرەوەی تا ڕادەیەکی زۆر زەختی خێزانی هەیە باشتر وایە یعنی ڕێژەکە لەسەر ئاسی قەزا و ناحێوەکو خۆی بمێنێ بەڵام بەنسبەت پارێزگاکان و نانی سنتەری شارەکان پارێزگاکان یعنی باوەڕ ناکەم هیچ فەقیرێکە بێ ینی یا کەم دەرامەت هەبێت توانە لەسەر ئاسی سنتەری پارێزگاکان جگە لە ینی تا 100 متر تا 200 متر زیاتر ئەوە بکات ینی ناگاتە ینی 300 متروانە لەبەرەوە 200 مترەکە بۆ سنتەری پارێزگاکان کفایەتە و شتێکی باشە و پشتیوانی پێشنیارەکەی گوڵستانخانەکەم سوپاس بەڵێ زۆر سوپاس ئاشناخان بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 5 بەڕگەی یەکەم نیش پێشنیارەکەم ئەو ژمارانە بەم شێوەی لێ بکرێت ئەوی ئەو ژمارانە هەڵەن ئاشناخان وتمانە گەڕینەوە سەر ئەسلی قانونەکە هەڵەن زۆر باشە بە من ئاماژەی پێ بەم 200 وایە هەمووی بکرێ بە 200 ئەوەی ناحیەکانش بکرێ بە 250 ئەوەی بەڕگەی دووهەمیشیان 800 مترەکە بکرێ بە 300 متر زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاکمەم بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێشنیازی چارەسەرێکەکەم لەبەر لەو سۆنگەیەوە کە مادەی 5 بڕگەی یەکەم وەکووتمان ئەوە ڕاست کراوە لە نوسخە ئەسڵەکەیە کەواتەیە مەقسەمان لەسەر خاڵی دووەمی ئەو خاڵی دووەمەیە خاڵی دووەم من دوو پێشنیازم هەیە ئەو نرخە کە 800 متر دانراوە تەثبیت نەکرێ بۆ هەموو قەزاکان بۆ ناحیەکان بۆ پارێزگاکان یعنی یەک ڕێژە دیاری نەکرێ بۆ میان بەڕای من بە پێشنیازی من ئەوەیە وەکو چۆن لەوێ 200 مترە بۆ 300 متر 250 سێسەیە لێرە لە یەکی بۆ ئەوەی کە تاپۆکرێ بە نرخێک بەسەریان بسن بێنێر بکرێ بۆ مرکزی شارەکان یعنی پارێزگاکان لە 300 زیاتر نەبێ بۆ قەزاکان 350 بۆ ناحیەکان 400 زیاتر نەبێ
و لە جیاتی 160 بە 180 پیان بفرۆشێتەوەی تەجاوزی کردووە بەو شێوەیە بێت واتە پارێزگا و ناحێ و قەزامان جیا کردەوە کە لە ناو پارێزگاکان واتە مەرکەزی مەدینە گەورەکان لەبەروی قیمەتی گرانترە بۆی لە 300 متر تەجاوز زیاتر ڕێگەنەیت اینجا قەزاکان ناحەکان وردە نسبەتی زیاد کرێ و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. حاسی بەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 5 و بڕگەی 1 بەڕاستی ئەگەر تەماشە بکەین بڕگەی خاڵی یەکەم لەگەڵ خاڵی دووەم زۆر جیاوازی هەیە دژیەکیش دروست دەکاتن تقریبا لە بڕگەی یەکەم ئاماژە بەوە کرایە لە خاڵی یەکەمیدا پارێزگاکان 300 متر و لە خاڵی دووەم ئەلێتن 800 متر لە پارێزگا و قەزا و ناحیەکان کەواتە پێویستە ئەمە خاڵی یەکەم بەو شێوەیە لێ بکەین نابێت ڕوبەری ئەو زەویەی بەخاوەن دەکرێت لە پارێزگاکان هەر بڕێکە لیژنە لەسەری پێک دێت 300 متر دووجا و لە قەزاکان 200 متر و 400 متر دووجا لە ناحیەکان 500 متر دووجا تێپەڕ بکات ئەگەر هاتوو ڕوبەرەکە زیاتر بوو ئەوە بە نرخی ڕاستەقینەی بازار هەژمار دەکرێت ئێستا سەرۆکی لیژنەی شارەوانی ئاماژەی بەوە کرد خۆ ناکرێتن ئەگەر ڕوبەرەکە زیاتر بوو خانوەکە بڕوخێنرێ بەڵام ناشکرێتن لەبەر ئەوەی کە خانیەک دروست کرایە بە شێوایەکی نایاسایی لەسەری تاپۆ بکرێت بۆیە دەکرێتن ئەو بڕێی لەو یاسایە کە ئاماژەی پێکرێ ئەگەر زیاتر بوو بە نرخی ڕاستەقینەی ڕۆژ لەسەر خاوەنەکەی تاپۆ بکرێت لە خاڵی دووەمیشی ئەگەر ڕوبەری زەویەکە زیاتر بوو لەو ڕوبەرانەی لە خاڵیەکی سەرەوە هاتووە و نەتوانرا بەپێی ڕێنمایەکانی نەخشەدانانی ئاوادانی وەک زەوی سربەخۆ جیا بکرێتەوە ئەوە نرخەکەی بە 106 لە سەدی نرخی ڕاستەقینە دەخەملێت و بە ناوی زێدەڕووکار تۆمار دەکرێت بەمەرجێک لە هەموو حاڵەتێک لێرە پارێزگاکان تەرک بکرێت یان یعنی ڕوبەرێکی کەمتری بۆ دیاری بکرێت بۆ نمونە لە پارێزگاکان کە ئاماژە بە 300 را ئەکرێ لێرە 400 متر دووجا لە قەزایەکان 800 متر و لە ناحیەکان ڕوبەری گشتی زەویەکە هەتا 1000 متریش بی چۆن ئێمە ئەزانین جیاوازیەکی زۆر لە نێو ناحیە و قەزا و لە نێو پارێزگاکان هەیە و بە زۆریش ئەو خەلکانەی کە لە ناحیەکاندا دەنیشن ئەو زەویانە زیاتر مولکی خۆیان بوو بۆیە لەوانەیە ڕوبەرێکی فراوانتریان کردبا بەڵام نادادی ئەبێتن ئەگەر حسابی پارێزگایەک وەکو ناحیەیەک بکرێت لە ناو یاساکەدا و زۆر سپاس. بەڵێ بەڕێزان مادەی 5 یاساکە کاک بەڕێزان کاک جەلال کاک لوقمان مادەی 5 ئەسڵی یاساکە باسی ئەوە ناکات ڕوبەرە احتیادیەکان چەند بێ هەر باسی ڕوبەرە زیادەکانەکە کەواتە خاڵی یەک لە بڕگەی یەکەم ئەسڵن زیادە هەر بە تەواوەتی لای بنچکە لە مەرجەکان ناتیایەتی دێینە سەرەوەی ڕوبەرە زیادەکان چۆن مامەڵی لەگەڵەکرێ و چەند بن بەس ئەوە ئەمێنێتەوە بەڕێزە ئەزانم تێگەیشتمەوە شیرین خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستا تێنەگەشتی نازانین بۆ خاڵی یەکەم ئەتوانین مەداخەلە بکەین ناکرێت یعنی دەکەس مەداخەلەی پێم وایە گۆڕانکاری ئەکەن ئەمە ئەکرێت لە لیژنە پێشتر قەراری لەسەر بدرێ و لێرە ئێمە ئەتوانین لەسەر خوێندنەوەی دووەم ڕێی خۆمان بڵین با تەوزیحی کەم ئەمان بڕگەیەکیان ئیزافە کردووە کە ئەسڵەن لەناو ئەسڵی قانونەکەشە خۆشیان وجودی نییە یعنی تعدیلکردنی مادەی 5 هیچ پەیوەندێکی بە دیاریکردنی بڕی ئاسایی دانراو بۆ بە خاوەنکردن نییە کەواتە خاڵی یەک بە هیچ شێوەیەک قابل نییە بۆ مناقەشە دێینە خاڵی دوو کە ئەبێتە یەکەمی مادەی 5 بە تەنها باسی بڕە زیادەکانەکەین بڕە زیادەکان بەڕێزت ئەتەوێت چۆن بێ ئەتەوێت تا چەندێک ئەتیادیە و بە چەند بێ بەس ئەوەنە بەڵێ کەواتە بۆ خاڵی دووهەم من پێم باشە 300 متر دووجا بێ بەڵ دەست خۆش زۆر سپاس جیا نەکرێتەوە پارێزگا و قەزا و ناحیە هەمووی وەکو یەک 300 بێ بەڵێ پارێزگا 200 بێ پارێزگا و قەزا بۆ ناحیەکان 300 متر دووجا بەڵێ زۆر سپاس باشە دەرفەتە دەم و ئاخر کەس بەسەر چاو ڕۆژان خان بەڕێز سەرۆکە پەرلەمانی دوای ڕۆژان خان دەرفەتە دەم بەڵێ فەرموو ڕۆژان بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئەس گەلم ڕاستی ئەف
برگادو هر نبی هر دیسا و نمین و هر وک برگایتنه بیتن یان جه اگر ما وک خدیجه خانه آموزه پیکری که هشته ساده بری زیاد بکتن و دیف قضا و ناحیا اوی بری زیده بکن چونکی راستی اگر ما بحثی واقعی بکن واقع او کسک زیده روی بکتن سرخانیه که بو کسک کم درآمد و کویکانی در چوندن دهاتی یا کسک زیاده روی نچاری کری مای 800 متر بکت خانی چه کم درآمدی یا چه محتاجی به 800 متر بکتن خواگانی میلینا چینتن زور سپاس هەن زۆرتان بەڕێزان پشتیوانی دکتۆر شێرکۆتان کرد دکتۆر شێرکۆ فکرەکەی تۆزێک زیاتر تەوزیحکەوە نێ دکتۆر بەڵێ بەڵێ فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوەی جەنابەت فەرموو زۆر دەقیقە ئەمە باس لەوەی کە چەند بێ تەسپیت بووە تەواو ڕێشتووە ئێستا باس لە زیادەیە کاتێک کە موداخەلەیەک ئەکرێ ئەڵێ با 200 بێ یا 300 بێ بە معنای ئەوەی کە 200 زیاتر بێ لەوەی کە تەسپیت کراوە لە پێشتر لە مادەکانی پێشترە ئەگەر ئەڵێ 300 یعنی 300 زیاتر بێ لەوەی کە تەسپیت کراوە لەبەرەوە وریابین هەر ڕقەمێک بڵین باسمان لە زیادەیە باسمان لە زیادەیە باس ئەوەی بەڕێ سەرۆکی پەرلەمان دقیقە بۆیە کە موداخەلەمان کرد ئەبێ وریابین باسمان لەوەیە کە زیاترە وەک لەوەی کە لە مادەکانی پێشوە تەسپیت کراوە باسمان لە زیادەیە چۆن عیلاجیکەین کە من پێم وایە بەپێی نرخی ڕۆژ نرخی حەقیقی تەملیک بکرێ بە سەیانە و کاتە طبیعیە یعنی بەڵام باسمان لە زیادەیە هەر ڕقەمێ بڵین باسمان لە زیادەیە بەڕێزان ئێستا بەپێی برگەی شەشەم لە مادەی 2 کە لێرە بە هیچ شێوەیەک باس نەکراوە لە ضمنی راپۆرتی لیژنەکەیانە پارێزگا 200 قەزا 250 ناحیە 300 ئەمەی ئێستا ئێمە مناقەشەی لەسەرەکەین ئەو خاڵی دووە دەبێتە یەکەم ئێوە ئەتانەوێ زیاتر لە 200 متر لە ناوەندی پارێزگا بۆ نمونە کەسێک 205 مترە 5 مترەکە چۆن بیدرێتێ بە لە 160 بێ بە لە 180 بێ بە لە 100 بێ باش ئەمە یەکێکیان ئەوی تریان ئایا تا چەند ئەعتیادیە بۆ پەرلەمانی بەڕێز کە دوای 200ەکە ئەگەر بە نرخی ڕۆژیش بێ حەدی ئەقساکەی چەند بێ بەس با لەسەر ئەو دوو شتە قسە بکەی بەڵێ کاک عەلی حەمە ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەرنجی برادران بۆ ڕاکێشم وتیان بۆیە ماوەکەی درێژەکرێتەوە خەڵکێکی زۆر فریان نەکەوتووە مامەڵە بکە ئێستا زیادکردنی ڕوبەریش یاتە سەر یعنی لە یاسا ئەسڵەکە پێش هەموارکردنەوە ڕوبەرەکە وەک خۆی چۆن هاتووە بمێنێتەوە پاشان هەر ڕوبەرێکی تر زیاد دەکرێت بفرۆشێ بە نرخی ئەو یاسا بەرکارانەی کە ئێستا وەزارەتی شارەوانی کاری پێکە حاڵەتێکی تر لە هیچ قەزایەک حیوان بەخێوکردن نییە ڕوبەری زۆر بێ نییە لە قەزاکان نییە لە هەندێ ناحەی زۆر کەم لە هەندێک گوند هەیە یعنی باواقعی بین ئێمە مەسەڵ من خۆم 9 سەرخێزان بووین لە خانێکی 100 متریا گەورە بووم زۆر بەمان وا بووین یعنی تەجاوز لەکوێ هەیە لە ناحەیە 800 متر بێت بۆیە هیوادارم ئەوە وەکو خۆی بێنێتەوە هەرساکە هەر ڕوبەرێک 800 یاری مەکە حەزیەکەی 2000 متر بێ بە نرخی حەقیقی باش 100% بێ بفرۆشتێ بەڵێ باش زۆر سپاس کاک ڕزگار سێوەیەک دنیا ئەفکارتان هەیە بەڕێزان هەمووی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی 5 خاڵی دووەم بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ڕوبەری ئەو زەویانەی کە کەوتە پارێزگا و قەزا و نەحیەکانەوە من پێشنیارەکەم لە پارێزگا 200 متروێ و لە قەزاوەکو خۆی 400 متروێ و لە نەحیەی شارۆکو خۆی کاڵێ 500 متروێ ئەمە ئەگەر خانۆکە 205 متر بوو 5 مترەکەی چلێکن ئەو کاتە بە سعری ڕۆژ بە سعری حەقی خۆی خەماردنی بۆ بکرێ لە بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕوونکردنەوە دەم لەسەر ئەوەی دیارە لە قەزا لە هەندێک قەزا ئیشی کشتتوکاڵی و با بڵێن ئاژەڵداریە کرێت بۆ منە قەزای قەراخە و قەزای تریش هەیە بەو شێوەیە و لە نەحیەکانیشە ئێستا نەحەی سەرقەڵا ئێستش سەرقاڵە بە ئیشی کشتتوکاڵی و ئیشی زەراعەتەوە و لە قەزاکانە هەموو شارێک لە گوندۆ بۆتە قەزا ئێستا قەزای کەلار لە 4 گوند
پێکاتوە بەڵام زەرمەندی یەکەم ئەو گوندانن ئێستا ئەو گوندانە زەویەکانیان بۆتە تەجاوز بەداخەوە با بڵێن گوندی کەلاری کۆن گوندی بنگرد عەلەومەحە لەگەڵ حەمەی کەریم ئەمانە هەر ئەوە نییە خۆیان زەرمەند بوون کەوتونەتە ناو شارەوە زەویە کشت و کاڵەکانیشیان بۆتە ژێر پرۆژە ئیسیسماریەوە و حسابیشیان بۆ نەکراوە زەویەکانیشیان براوە ئێستا نەوەکانی ئەوان لە خانوو کریان بۆیە من پێشنیارەکەم لە قەزاکانی شار ڕچاویەوە بکرێت چکە ئەو ڕاستە یاسایەکە یاسای کاکزگار ئێمە بەس مامەڵە ئێستا لەگەڵ ڕقەمەکەین ئێستا 200 و 250 و 300 لە مادەی دووە و تەواو بووە هاتووینەتە سەر حاڵەتێکی تر کە حاڵەتی ئەگەر لەوە زیاتر بوو حکوومەت چی بکە لەوە زیاتر بوو وەکو بەڕێسەڵێکی پەرلەمان پێشتری شارتم پێدا گەر لەوە زیاتر بوو لە قەزاکانە بە با بڵێن لە 800 مەتر لە نەحەکە زیاترە بە لە 130 سعری حەقیقی خۆی بۆی خەمڵاندنی بۆ بکرێت بەڵێ زۆر سپاس دەکەم مامۆستا عوسمان بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان من تەنها قسەم لەسەر ڕێژەی مەترەکان بوو لەسەر داهاتەکەی و لەسەر نرخەکەی بەڕاستی ئاگادار بن دوێنێ جەنابی وەزیری ناوخۆ لێرە بوو بەیانی کردکەوە ماڵی وامان هەیە لەو کوردستان دۆشکە و قازیفەی هەیە کێ دەتوانێت قازیفەی لە ماڵەوە بێ و شارەوانی بڵێ زەحمەت نەبێت 100 مەترێ بڕوخێنە ئاگادار بن ئێمە یاسا بۆ شوێنێک دەردەکەین کە سەروەری یاسە بەس بانگەشەیە لەگەڵ ڕێز و حرمەتم ئەو هاوڵاتیانەمان وا تێ نەگەیاندوە وا پابەند نەکردووە کەسێکی بەرپرسی با بڵێم وەکو خۆم 10,000 مەتری داگیر کردووە بەرۆکی بنەماڵەیەکی هەموو خانەوادەی ئێستا پێشمەرگاتی تاواوەتەوە بۆ 50 مەتر بگرم وەڵایی دەمکوژە بچمەوە ئاسمانەی سوپاسان دەکەم وەڵا نازانم پێشنیارت هەبوو هیچ پێشنیار و شتن نییە باش بەڵێ باشە کاکاوە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا ئەوەی کە ئێمە پێشتر لێنی گەران بوون و ئەوەی کە جێی خلاف بوو بەڕاستی بەڕای من بڕگەی دووەمی مادەی 5 خۆتان باستان کرد کە بڕگەی یەکەم دەستکاری ناکرێت بەڵام ئەگەر تەماشای بڕگەی دووەم بکەی بە تایبەتی دانانی 800 مەتر یعنی جێگای پرسیارە چونکە بۆ نمونە لە هەولێر سەیرەکەی ئەو شوێنانەی کە تەجاوزی کراوە هەر لە کەس نەزانەوە بگرە تا دێتە شاوێ سوپیرجین و دوای دەسوڕێتەوە بە حرکە و دێتەوە ڕێگای مەخمور و اینجا دەڕواتەوە ڕێگای کەرکک و هەموو ئەو ناوچەیە کە پشتێنەی هەولێرە لەو شوێنانە تەجاوز کراوە ئەوەی کەەوە ئێمە بە دوواداچوونمان کردو و ئاگادارین کە خەڵکی ئەو شارێن خەڵکی بەرپرس و خەڵکی باڵادەست تەجاوزەکانی کردووە بۆیە بەو یاسایە ڕەوایەتی ئەدرێتن بە تەملیکردن و تاپۆکردن و بەڕای من هەر ئەوان تێیدا سوودمەندە بنێک هاوڵاتێکی ئاسایی هاوڵاتێکی ئاسایی ببوورەگەر تەواوی بکەم هاوڵات اینجا لە سلێمانیش لە قوڵە ڕیسی و لە توەسپی و لە کەندەسوور و لە هەموو ئەو شوێنانە بە هەمان شێوە تەجاوز کراوە بە بڕوای من ئەوەی کەوا پەیوەستە بە بڕگەی دووەم لە مادەی 5 ئەوەیە کەوا جیاوازی بکرێت لە نێوان پارێزگا و قەزا و ناحیەکان لە پارێزگاکان ئەگەر گەیشتە 300 مەتر ئەوە یعنی لە 300 زیاتر نەبێ بەو نرخە ئەگەر زیاتر بوو بە نرخی ڕۆژ یان نرخی ڕاستەقینە بخەملێنرێەوە لە قەزاکان 400 مەتر بێت و لە ناحیەکان 500 مەتر بێت زۆر سوپاس بەڵێ خۆی وایە قانونەکە ئەسڵی قانونەکەەوە بەڵام لێرە تەنها 800 مەترەکە دیاری کراوە ئەوە تعدیلەکەەوە تعدیلەکە کاک سەرکۆ مامۆستا عومەر و دکتۆر ئیسماعیلیش ماوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە پێش ئەوەی ئەم یاسایە دەرچێ هەندێک باسی واکرا کە خەڵکێکی زۆر مستەفی دەبێت و باسی 250,000 بۆ 300,000 هاوڵاتیەکرا بەڵام لە واقعە حەزەکەم بۆی جەنابتان داتان ڕوون بێ ئێمە کە بە دوواداچوونیشمان کرد لەگەڵ سەرۆکی شارەوانیەکانی سلێمانیە هی قەزا و ناحیەکانی شارە زور هەڵەبجەی شەید کە کۆبوونەوەمان کرد خەڵک نەچوو بەدەمی ئەم داواکاریەوە یعنی بۆی حەقیقەتەکە بزانن یەکێک لە کێشە ئاساسیەکان ئەو خەڵکانەی کە تەجاوزیان نەبووە پێشووتر بۆیان کراوە بە قانونێکی تر یا ئەو پارەی کە خراوەتە سەری ینی چۆنە لە حساباتی ئەوی ناکرد بەڵام کێشەکە لەکوێ بوو ئێستا ئەم گۆڕانکاریە وا ناکات ئەو خەڵکانەی کە بۆ نمونە لە ناوچە هەژار نشینەکانیان بچن بۆ تاپۆکردنی کێشەکە لەوایە بۆ نمونە لە
سلێمانی هەندێک ناوچەیە بۆ نمونە سیتەک هەیە قولە ڕیسی هەیە ئەم شوێنانەیە لە هەولێریش قەزاوانە ناگرێتەوە کاک سەرکۆ نانگرێتەوە ئەم قانونە ئەوانە بەڕێستەرۆکی پەرلەمان بەس جەنابەت یارمەتیم بیت کاکەم والله یارمەتیتە دەم بەس حەز ناکەم وا بچێتە ئیعلام کە ئێمە ئەمانەیە سیتەک تاپۆکەین بەڕێستەرۆکی پەرلەمان بەشێکی شارەوانیە یعنی ئێمە باسی مەوزوع سیتەک نییە باسی هەولێر بووەکەم لە پشتی کەس نەزانەوە لە پشتی سەیتەرەکەەوە یا شەقلاوە ینی ئەمە شارەوانیە بەرە سەرۆکی پەرلەمان ئەگەر ئێمە هەوڵ بدرێت بە شێوازێک بێت کە واقعی ئامەکە بێت من لەگەڵەوەم کە ڕێژەکە ڕێژەی خانوو یعنی کە تۆ باسی وا کرێت 400 متر بڕوا بکە سەرۆکی پەرلەمانی کە ئەگەر خاوەنی پلە و پارەیەکی گەورە نەبێت یا کۆمپانیایەکی سەبەراقی نەبێت خانوویەکی 400 متری دروست ناکات لە ناو شوێنێکی تەجاوزە 400 متر بۆ خانوو زۆر زۆر هەر فێلاکانی ئەتەوێت ڕقممان پێ بڵێ ڕقم ئەتەوێت چەند بێت ئەو 800 کرێتە چەند ئەوەکو خۆی بمێنێتەوە کۆی کە لە یاسای پێشترا لە یاساکە 500 تا لەوێ بەڵە 200 بەڕێ سەرۆکی پەرلەمان 200 300 500 مترە نەبرای من لە مادەی 5 سێکە ئەڵێ ڕووبەرە زێدەکان 300 400 500 بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەتێ وا بێ بەڵێ مامۆستا عومەر تەواو بەناوی خۆی بەخشندەی میێرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان من واز دەکەم ئەم بڕگەیە بەڕاستی هەرەوە بوو کە ئێمە گومانی زۆرمان لەسەری بوو و لە ڕوانگەی گومان باشیمانەوە پێم وایە ئەم لیژنە بەڕێزە زۆر ورد نەبوون لە وەرگرتنی ئەم پێشنیارەی حکوومەت باشە گەر هاوڵاتیەک لە ناوەندی شارە یان چووکە لێرە نووسیوتانە پارێزگا و قەزا و ناحیەکان لە ناوەندی شاری سلێمانی و هەولێرە 800 متر داگیر کات خوا ئەمە ناچاریە ئەمە هەژاریە ئەمە کەم دەرامەتە ئەمە هاوڵاتی ئەسڵەن ئەمە یا خودی مەسئولەکە خۆیەتی یا مەسئولێکی زۆر گەورەش لە پشتێتی ئەوانەی فەقیر و هەژارن یا 100 متر یا 200 متر باوەڕتان بێ لە گوندەکانیشە خەڵکی فەقیر و هەژار جورئەتی ئەوە ناکات تەجاوز کاتە سەر زەوی و مڵکی ماڵی گشتی لە 200 متر زیاتر 200 متر خانی خۆی تیا کردو یاخوا عافەتی بێ و پیرۆزی بێ و لە ناچاریە و هەژارە ئێستا ئەکرێ بکرێ بەناویەوە بۆیە من پێم باشە بە تەواوەتی بێجگە لەو بڕگەی کە لە بڕگەی شەشەم لە مادەی دووەم هیچ مەترە زەویەکی تر زیادە نەدرێ بە هاوڵاتی تەجاوزکار ئیلا بە نرخی ڕاستەقینەی خۆی پشتگیری لە قسەکەی کاک دکتۆر شێرکۆ کاک عەلی حەمەد ساڵحەکەم کە ئەمە ناکرێ بەسەر ئێمە تێپەڕێ و دڵنیام لیژنەکەش ئەمەیان قبوڵ نییە و زۆر سپاس تێناپەڕێ دڵنیا بە دکتۆر ئیسماعیل دوای آخر کەسە دکتۆر ئیسماعیل بله سروک پارلمانی از پیشگیری دکتر شیرکوت کم وقف نتوده سپاس پیشگیری دکتر شیرکوت کم بەڕێزان دکتۆر ئیسماعیل قساکە جاری پێشوش نەتانێش قسە بکە هەر نەشنزانی چی بود پیشگیری دکتر شیرکوت کم سپاس بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی ڕوونکردنەوەیەکمان بدەنێ سەبارەت بەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشووتر بە بڕیاری ئەنجومەنی وەزیران پرسی زێدەڕۆ لە زۆرێک لە شار و شارۆچکەکان قەراری بۆ دەرچۆ تاپۆکراوە من چەند بەڕێزێک لێرەنە خەڵکی سۆرانن لە واقعی ناوچەکە ئەگەن کە زۆرینەی گەڕەکەکانی قەزای سۆران حکومەکانی ئەم یاسای ئەیانگرێتەوە زۆرێکیشیان لە خانووەکانیان خودی خانووەکانیان ڕوبەریان لە 300 متر زیاترە هاوڵاتیانیش کڕیویانە نەکچوو بن دەستیان بەسەداگر بێ کڕیویانە مڵکەکە زەراعی بووە پێشووتر کراوە لە خەڵک کراوە کراوەتە خانوو بۆیە تکا ئەەکەم ئەوەی کە ئێمە لە قاعە قسە ئەەکەین لەگەڵ ئەوەی کە بە عملی چوبین ئیشەکانمان دیدبێت دوو بابەتی لێک جیاوازە کە عەلی حەمەد ساڵحەڵێت لە هیچ قەزا و نەحیەک هاوڵاتیەک تا 800 متری نییە لە قەزای ماوەت لە قەرەداغ لە چۆمان لە مێرگە سوور لە هەموو لە ئەو ناوچانە نەحیەکانیشت بە زنجیرە بۆ ئەژمێرم کە خەڵک هەیە هەتا لەو باڵێ ڕێژەیە زیاتری هەیە بۆیە دیاریکردنی نرخی پێفرۆشتنی 100% بە نرخی 100% ڕۆژ بەڕووبەری زیاد من لەگەڵ سنتەری پارێزگاکان ئەگەر لەسەر 200 متریش متفقین سنتەری پارێزگاکان هیچ گرفتمان لەوە نییە بەڵام بۆ قەزا و نەحیەکان ئەوە ئێمە بە دوواداچوونمان کردیە بە وەرگرتنی ڕاو سەرنجی شارەوانیەکان ئەم یاسایە بۆ جێبەجێکردنی قورس ئەبێ بۆ شارەوانیەکان بۆیە ئەمە لە حاڵەتێکدا ئەبێ
کاگڵقمان زۆر سپاس دەست خۆش بۆ ڕوونکردنەوەکە بەڕێستان چەند جۆرە پێشنیارێکتان داوە بە لیژنە طبعا ئەوەی یەکەم جار وەکو خۆی تەسبیتە بێ خاڵی دووەم چەند اختیارێکەیە یەکێکیانەوەی بە نرخی لە 100 بێ وەکو خۆی بمێنێتەوە نرخی لە 100 بێ بەڕێزان یەکێکانەوەیە کە بمێنێتەوە و بە نرخی لە 180 بێ هەندێک لە ئەندامانی پەرلەمانی ژەڵێن بە ئەو 800 و ئەو 800 جیاواز بێ لە نێوان ناحێ و قەزا و یان ئەو بڕە حەدی ئەوستەری جیاواز بێ لە نێوان ناحێ و قەزا و پارێزگایە هەندێکی شەڵێن بۆ هەمووی بۆ نمونە 300 متر بێ هەموو ئەوانە بێنە کۆبوونەوەی پەرلەمان و دانیشتنی پەرلەمانی کوردستانەوە بۆ دەنگدان بەڵێ کاگڕزگار بەڕێ سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی هەندێک لە بەڕێزان گومانیان لەم یاسانە بتێنگوایە گومانیان لە نیەتپاکی و چارەسەرکردنی کێشەی تەجاوزات ئەمە خەریکی چارەسەرکردنی کێشەی تەجاوزاتین و بە دنیاتان دەکەینەوە کە لەژنای شارەوانی زۆر بە دەقیقی لە کێشەی تەجاوزات گەشتووە و زۆرش بە دەقیقی لەگەل وەزیری شارەوانی باسکراوە و لەگەل لەژنەی یاسایش باسکراوە کەس لە برگەیە دوام نەگوتیە ئیلا دەبیتن 800 متر بە ناوی کەسی متەجاوز تاپۆ بکرێتن ئەگەر با خزمەتی برای خۆم بکەم با خزمەتی برای خۆم بکەم برگەی دوم ئەگەر بە پێکەوە تەماشا بکەن ئەگەر ئەرک نەبیتن کاکۆمەریش ئەگەر دقیق بیتن ئەگەر ڕوبەری زەویەکە زیاتر لە ڕوبەرەکانی لە خاڵێکی سەرەوە هاتووە نەتوانرا بە پێ ڕێنەمایەکانی نەخشەدانی ئاوەدانی زەوی سەربەخۆ جیا بکرێتەوە یعنی ئەو کەسە خۆی لە خۆی تەجاوزی کردووە 800 متر و احتمالە زیاتریژی برد بیتن بە پێ نەخشەدان ناتوانیتن ئەو زیادیەکەی نانی جیا بکرێتەوە یعنی تو بە ناوی تاپۆکەی بە ناوی تاپۆنەکەی ئەو کەسە هەی بردیتی باشتر ئەمەیە تو ئەتوم مەبلەقێکی 6%کەی لەو کەسە وەربگری ئەگەر لێ وەرنەگری ئەو هەرخاونی ئەو ئەویدەکەیە لە فەقەرەی دوو بە هیچ شێوەیەکی شارەت بەوە نەداوە کە 800 متر دەبیتن بەسەر ناوی متەجاوز تاپۆ بکرێتن زۆر سپاس زانەچینە مادەی دوای ئەوە هەموو اختیارەکە نقطەی نظامیمان نییە هەموو اختیارەکانی کە پەیوەندی هەیە بەو مادەیە بەڕێستان تەڕحتان کردو لیژنەوەکو بژاردەی هێنەی خاتە بەردەستان بۆ دەنگدان بەڵێ مادەی 6 فەرموو بیخوێننەوە مادەی 6 مادەی 6 یاسەکە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێتەوە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ ئەو ناوچانی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە نەخشە و دیزایانی ئامادەکراویان نییە لە ماوەیەک کە لە 2 ساڵ لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسا تێپەر نەکات نەخشە و دیزاین و پێداویستی تەکنیکی ئامادە دەکات بەڵێ بەڕێزان کێ لەسەر و مادەی قسەی هەیە بەڵێ ناویان بنووسە کاک عوسمان کاک یاسین کاک عەلی شیرین خان خەدیجە خان کاک تۆ شێرکۆ کاک تۆ ڕێبوار دەستان بەرزکەنەوە بۆی موناخان بتان بینێ کاک بەڵێنیش بنووسە دکتۆر ڕێبوار و ڕۆژان خانیش بنووسە دکتۆر شێرکۆش دکتۆر ڕێبوار فەرموو بەڕێزان بەڕێ سەرۆکی پەرلەمان خۆی ئەوەی کە تەجاوزی کردیە لە دەقی یاسایەکەش هاتووە دەکەوێتە چوارچێوەی ماستەر پلان لە سنتەری پارێزگاکان یان قەزاکان کەوا بێ بۆ خۆی نەخشە و دیزایانی هەبووە بەڕێ سەرۆکی پەرلەمان کەواتە هەر بۆ خۆی نەخشە و دیزاین هەیە لەبەرەوەی ئەوانە تەجاوزن هەردەک کەواتە ئۆڕدی لەسەر نەخشە و دیزایانی کۆن ئەتوانن بیناکانیان ئاواکەن پێم وایە ئەو مادە زیادەیە ئەگەر هەلای بەرن باشترە بێت بەڵێ شیرین خان بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 6 کە هاتووە دەڵێت بۆ ماوەی 2 ساڵ لە ڕێکەوتی دەست بەکاربوونیوە کە بۆی وەزارەتی شارەوانی نەخشە و دیزاینی پێداویستی و تەکنیکی ئامادە بکات من پێشنیار دەکەم ئەو 2 ساڵەکەم بکرێتەوە بۆ 1 ساڵ چونکە ئاگاداری ئەوەم بەداخەوە لە هەندێک شارەوانیدا نایانەوێت دیزاین و نەخشە بۆ شارەوانی دیاری بکرێت بە حکمی ئەوەی کە دەست دەبن بۆ داگیرکردنی زەوی زۆر سپاس کاک عوسمان سێدەری بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێشنیار دەکەم ئەو 2 ساڵە بکرێت بە 4 ساڵ نەک بە 2 ساڵ لەبەرەوە جاری کە لە هەمان یاسایە من پێشنیارم کرد
وتم ماوەکە زۆر کەمە هەندێک برادەرتیان نەخێر ئەوە بوو ینی وەرن ئێستاکانە بە نەخشەدانانی هەولێر یا سلێمانی ئەگەر هیچ زەویەک بە 3 ساڵ نەخشەی بۆ دانرا بزانن نییەشتیوا لەبەر ئەوە ئەمڕۆ بەهۆی ئەم نەخۆشی کۆرۆنا و دەوام وەکو پێویست نییە لەبەرەوە من دڵنیام 4 ساڵیش کەمە بەڵام من ئەڵێم 4 ساڵ جاریکە بۆ مامەڵەی تەقدیمکردنی مامەڵەی هاوڵاتیانمە 4 مانگماندانە بەڵام 4 مانگەکە من گوتم زۆر کەمانی برادرپیان زۆرە بە 4 مانگ خەڵکە نەیزانی کەم یاچە دەرچوە ئەوان بەر ئەوە بۆیە من پێشنیار دەکەم 2 ساڵەکە بکرێت بە 4 ساڵ و هەروەها ئەگەر مەجالێکم بدەیت بۆ ئەو مادەی پێنجەمیش کە من مەجال نەبوو قسەی لەسەر بکەم یعنی یەک یەک نوتێکی ئەو ماوەیە بەین بە سەوزایی زیادەکەی تاپۆ بکرێم وەکو ژینگەیەک شارەکە سوودی لێوەرئەگرێ و هەمیش ینی کێشەکەش حەل ئەبێت و ئەوانە ئەو زیادەی لەسەر و 400ەوە بە شێوازی سەوزایی حەلی بۆ بدۆزێتەوە زۆر سپاس ڕۆژان خافن ڕۆژان خان وەڵا نووسراوە تەواو کاک یاسین بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 دەڵێ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ ئەو ناوچانەی کە ئەم حکوومەتە ئەم یاسا دەیانگرێتەوە نەخشە و دیزاینی و ئامادەکاری نییە یعنی ئەگەر ئامادەکاری نەبی ئەی ستاپۆکە ئەخی ینی ئەی شوێنی مەکتەب شوێنی خەستەخانە چۆن دەبێت شارەوانی دەبێت ماسەر پلانی هەبێ ئێمە هەمومان دەزانین لێرەڕا ئەوەی ئەمن گوێم لێ بووە شارەوانی هەولێر هەتا دەربەندی گۆمەسپانێ بۆتە شارەوانی هەولێر لە ڕانیە هەتا دەربەندی ڕانیە بۆتە شارەوانی ڕانیە ئەگەر ماسەر پلانی نییە چۆن ئەو خانیانە تاپۆ دەکرێت یعنی ئەوە شتێکی زۆر سەیرە یعنی بەجددی ئەوە ساڵ زیاتری دەوێت پێ دوایە ئەگەر حکومەت زەوقی لێبێ و کارمەندی زۆر بن دوومانجی بەسا ئەگەر حکومەت زەوقی لێبێ ئەوڕۆ جیازی پێشکەوتویە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە وەک جاران نینە لێڤڵەکی بینەوە لەسەر جارێ ئێستا کۆپتەر هەیە دەتوانێت کۆمپانیا هەیە بە 1 مانجی هەر هەمووت بۆ دیزاین بکە یعنی ئەمە بە قسان لەگە سەردەم بکەین بەس ڕێگات بە من نەدا قسە بکەم بەس بە دکتۆر شێرکۆی زۆرت ڕێگادا من یەک تێبینیم هەیە یعنی بەجددی بەڕێز سەرۆکی پەرلەمان خەدم زۆر لێ دەکرێت ئەو ینی ئێستا کە ئێمە لە ڕانێ گەڕەکی گرنجانمان هەیە زمانی حکومەتی تەزاوز بووە ئێستا بۆتە بازرگانی نەبە بازرگانی حکومەت بۆی تاپۆ دەکا نەبە نیشتە جێبوون یعنی لەو یاسای هیچ تێدا نییە ئەخێرە دیوانە چ بکەن یاسا نییە ئەوە هەمواری یاسایە کاک یاسین خۆ نەچۆتە جێبەجێکردن یاساک نەتێتە جێبەجێکردن چۆن هەموار دەکرێتەوە چۆن نەچووە چووە بەڵام فریای هەمووی نەکەوتن 10,000 کەس معاملەی تەقدیم کردووە کاک بەڵێن یا الله بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من هەر لە تێبینەکەی کاک یاسینەوە ینی فعلا قسەکە دقیقە ئێمە ئەبێ ئەوە جیا بکەینەوە مەسلەی دیزاین و نەخشە ئەوانە لەگەڵ بەرکاربوونی یاساکە پێشەوەی حکومەکانی یاساکە بەسەر تەجاوزەکە جێبەجێ بکەن نەخشەکەدا ئەنێن ئەگەر نەیبێ ئەنجا دوای ئەچین بۆ تاپۆکردن و بۆ جێبەجێکردنی بەرگە و مادەکانی تری یاساکە یا هەردووکی بەیەکەوە کرێت چونکە بەشێکی ئەوەی کە ئێستا هەیە لە ناوەندی شارەوە ئەوەی کە تەجاوزەکەی لەسەکراوە ئەوەی کاک دکتۆر ڕێوا باسی کرد دقیقە نەخشەی هەیە و دیزاین وێ بەڵام هەشە نیەتی ئایا من بەڕێی من پێشنیازەکەم ئەوەیە کە جیای بکەینەوە نەخشە و دیزاینەکە پێش جێبەجێکردنی ڕێکارەکانی یاساکەیە بۆ تاپۆکردنەکە یان نە زۆر سپاس دیارە وەڵا بێت جوابمان بدەنەوە ڕاست دەکەن هەردووکیان بەڵێ خەدیجە خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا قسەکانی من لەلایەن کاک بەلێن و کاک دکتۆر ڕێبار ئاماژە پێکرا سوپاس بەڵێ زۆر سوپاس علی حەمە ساڵح کاک علی بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک یاسین بەشێکی باشی قسەکانی منی کرد ئەمە تێکەڵاویەکەیە لە نێوان نەخشەی بنەڕەتی و ماستەر پلان ئەمە جیاوازە و تۆ لە پێشووترە ئاماژەت بەوە داوا ئەگەر یەکێک بێ لە چوارچێوەی نەخشەی بنەڕەتی ئەوانە دەستدرێژی بکاتە بێ لە فترەکەت بۆ داناوە کە ساڵێکە لێرە وڵی تا 2 ساڵ نەخشەی بنەڕەتی دانرێ
یعنی تەزاروبێکەیە وەڕێی من وایە ئەم مادە هەر لا ببرێ ینی چکە ئەمە تێکەڵاویەک دروستەکە بەریەکەوتن دروستەکە و پێشم وایە هیچ وەزیفەی نییە ئەگەر وایە یاسایەکی تایبەت دانێن بە دروستکردنی نەخشەی بنەڕەتی و ماستەر پلانی شارەکان کە یەکێکە لە کارە گرنگەکە. بەڵێ دکتۆر شێرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، معلومی جەنابتانە کە نەخشەی بنەڕەتی تەنها خەریتەی مەساحاتە. ماستەر پلان باس لە تەنمیەیە، باس لەوەیە مەسانع لەکوێ بێ، مەعامل لەکوێ بێ، زەراعی لەکوێ بێ، قوتابخانە لەکوێ بێ و نیشتەجێبوون لەکوێ بێ. لەبەرەوە فەرقی زۆرە. قسەکەی لێرە ئەوەیە ئایا تاپۆکردنەکە و ڕێکارە یاسایەکان لە پێش ماستەر پلانەکەەوە بێ یا لە دوای ماستەر پلانەکەەوە بێ، بە تەکید ئەبێ لە پێش ماستەر پلانەکەەوە بێ، چونکە ئەمە دەبرکردنی واقعی حاڵە. ئەسڵ ئەوەیە ماستەر پلان هەبێت و پێمان بڵێت تاپۆکان لەکوێ بکەین، ئەسڵ ئەوەیە. بەڵام ئێستا کە تەجاوزات کراوە ئێمە ئەوێ واقعی حال چارەسەر بکەین. واقعی حالیش ئەوەیە قیاساتی ئەو شوێنانە وەرئەگیرێ ماستەر پلانی لەسەردا ئەنرێ. بەڵام ئیزافەی من بۆ ئەو بڕگێ لێرەیە ئەوەیە کە بڵین دوای تەواوبوونی ڕێکارە یاسایەکان ماستەر پلانەکان دیاری بکرێت، چونکە هەر ئەبێ ماستەر پلان بێ، ناتوانین مستەغنی بین لە ماستەر پلان بڵێن ئەم بڕگەیە هەر لا ببرێ بە تەواوەتی، چونکە دواتر ئەبێ هەر ڕێگری بکرێت لە تەجاوزات بە شێوەیە کە تەشویهی واقعەکە زیاتر نەبێ. بۆیە پێشنیاری ئەو زیادەیە یەکەم لەم بڕگەیە کە بڵێن بەو مەرجەی بەو لە کۆتایە ینی بڵین لە کۆتای بڵێن بەو مەرجەی ڕێکارە یاسایەکانی تاپۆکردن و جێبەجێکردنی ئەم یاسایە تەواو بوو بێ، اینجا ماستەر پلانەکان دیاری بکرێت. بەڵێ بۆیان بنووسە ئەوە یعنی وەڵامە بۆ ڕاستەکەی دقەتی تایە. بەڵێ کاک لوقمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە مادەی 6 لە ئەگەر بگەڕێنەوە بۆ مادەی 3 فەقڕەی 4 ئەڵێ لیژنەی باڵا بۆی هەیە بە خاوەنکردن ڕەت بکاتەوە ئەگەر شوێنی خانووەکە سەرپێچی بوو بۆ ماستەر پلان یان نەخشەی کەرتی وەزێدەڕۆکەش ئەو کات تەعویز بکرێتەوە. لە زۆرێک لەو گەڕەکانەی کە تاپۆ ئەکرێن تەواوی گەڕەکەکە تاپۆ ئەکرێ، ئەم گەڕەکە عەشوایی دروست بووە، ئەبێ نەخشەی کەرتی بۆ دابدرێ، شوێنی خەدەمات، شوێنی مەکتەب، جادا، ڕێگەوبان، دوای جیاکردنەوەی ئەمانە، دوای ئەوەی ئەو خانوانە ئەو شوێنانە ئەڕوخێن و لا ئەبرێن ئەو کات باقیەکەی تاپۆ ئەکرێ. بۆیە نەخشەی کەرتی دا ئەندرێ، ئەو گەڕەکانە عەشوایی دروست بوون، نەخشەیان نییە. ئەمە ئیجبارەکە لەسەر شارەوانی و ئەم مودەیە بۆ 2 ساڵ دانراوە. مودەی تەقدیمەکە 1 ساڵە ئەگەر دواتر لەسەری ڕێککەتین پێشنیاز هەبوو کە کەمتر بکرێتەوە. ئەم 2 ساڵە تاکو ئێستاش بۆ زانیاریتان تا ئەو ساتەی ئێمە قسەی تێداکەین. زۆرێک لە قەزا و نەحیەکان کە تەمەنێکی یەجگار زۆریان هەیە نیەتیان، هەڵەبجە نیتی، چۆمان نیتی، هەریر نیەتی، سۆران نیەتی بە تەواوی، ماستەر پلانیان نییە. تا ئێستا کەفا ئەو توانای ناوخۆیمان تا ئێستا لەو ئاستەدا نییە ماستەر پلان بۆ شارێک دابنێ. ئێستا وەزارەتی شارەوانی سەرگەرمی ئەوەیە کە هەوڵدا بە توانە و کەفاەتە ناوخۆیەکانی هەوڵدا لیژنەی دروستکردنی ماستەر پلان پێشووتر لە ڕێگەی کۆمپانیا بیانەکانەوە داوای دروستکردنی ماستەر پلانەکرا. بۆیە ئەم 2 ساڵە دانراوە، 2 ساڵەکە زەرورە بمێنێتەوە بۆی فرسەت بدرێ. ئەم یاسایە هەمواری ئەم یاسایە بکرێتە فرسەتێک بۆی ئەو شار و شارۆچکانەی کە ماستەر پلانیان نییە بەهۆی ئەمەوە ماستەر پلانیان بۆ بکرێت، بۆی ئەمە زەرورە بمێنێتەوە. سوپاس. کاک لوقمان، یعنی 1 ساڵەکەی کە داتان ناوە بۆ پێشکەشکردنی داوا کە نازام دواتر چی لێ دێ هەر لەناو ئەم 2 ساڵەیە، یعنی مەسەن ئێستا ئێمە بۆ نمونە چەند هاوڵاتیەک بەڕاستی بگەینە نەتیجە، چەند هاوڵاتیەک لە شوێنێکا تەجاوزیان کردووە، ئەو شوێنە نەخشە و دیزاینی ئامادەکراوی نییە. باشە ماوەی ساڵێک دانراوە بۆەوەی ئەو هاوڵاتیانە تەقدیمی داواکاری بکەن، 2 ساڵیش بۆ نەخشە و دیزاین. ئەو کاتە ئایا باشە پرسیارەکە ئەوەیە ئەو هاوڵاتیانە ئەبێ داواکاریەکانیان پێشکەش بکەن لە ماوەی ساڵەکە و هاوکات لەگەڵ یا وەزارەتی شارەوانیش ئیشی خۆیەکە، واتە ساڵێک لە عمری ئەوەی کە بۆ وەزارەت دانراوە دەڕوا لەگەڵ ئەو ساڵێک کە خەڵک ڕێکارەکان جێبەجێ دەکات. تەواو دکتۆر شێرکۆ. یاڵا سپاس تەواو گەیشت. مادەی دوای ئەوە ئەگەر کەس قسەی نییە، کەستان قسەتان نییە فەرموون. مادەی حوتی یاسەکە بەو شێوەی خوارەوە هەموار دەکرێتەوە. داهاتە بەدەست هاتووەکان بەپێی ئەم یاسا بەم شێوەیە تەرخان دەکرێت. یەکەم ڕێژەی 70% داهاتی بەدەست هاتوو دەگەڕێتەوە بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پێداویستیەکانی دانانی نەخشە و دیزاینی ئەو ناوچە حکومەکانی ئەو یاسا دەیانگرێتەوە لەگەڵ هاندانی ئەو فەرمانبەرانە کە بەشدارن لە کارەکانی جێبەجێکردنی ئەم یاسایە. دووەم
ڕێژەی لە 30% داهاتی بەدەستهاتوو دەگەڕێتەوە بۆ خزینەی گشتی هەرێم بە مەبەستی ئاراستەکردنی بۆ خزمەت گوزاریە گشتیەکان بۆ ئەو ناوچەکە حکومەکانی ئەو یاسا دەیانگرێتەوە. بەڵێ زۆر سپاس کاکسیپان هەر بەڕێزی قسەی لەسەر ئەو مادەیە هەیە. ڕۆژان خان نقطەی نظامی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسەم هەیە بەس ئەگەر بکرێت پێشتر لەوانەیە قسەکەم نەکەم لیژنە بتوانن ڕوونکردنەوەیەکمان بدەنێ لەسەر ئەو گۆڕانکاریە سوپاسدانەکەم. بۆچی ئەو گۆڕانکاریە لە نسبەکەی بۆتەوە بۆ ئەژەوەی ئەندامان قسە بکەن بەڵێ ڕوونکردنەوەتان بدەنێ بەڵێ بەڵێ باشە با ناوەکان بنووسین باشە سپاس. بەڕێزان ناوەکانە خوێنمەوە کاک بەڵێن کاک عوسمان سێدەری دکتۆر ڕێبوار کاک شێخ زاهیر کاک حاجی سەفین کاک بەهجەت کاک بەهمەن دکتۆرە گەلاوێژ نەجات خان مامۆستا عومەر کاک مسلیم ڕووپاخان کاک یاسین گوڵستان خان کەسەیە نەمان نووسی بێ ناوی دکتۆر زانە بەڵێ کەیتر نووسیومە کاک بەهمەن بەڕێستیان نووسیوە کاک بەڵێنمان نووسیوە ڕۆژان خان کەیتر تەواو بەڵێ ڕوونکردنەوەیەکمان بدەنێ و گۆڕانکاریتان بۆ کردووە پێشەوەی ئەندامان قسە بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە یاسا ئەسڵەکەدا سەدا ئەفتای داهاتی گشتی ئەگەڕاوە بۆ خەزێنەی گشتی سەدا 30 بۆ دیزاین و نەخشەدانان بوو. بەڵام بەپێی بە دوواداچوونی ئێمە و کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی شارەوانی و لەگەڵ بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان بە حکمی وەزارەتی شارەوانی هیچ داهاتێکی لەبەردەست نییە لە ئێستادا زۆرینەی داهاتەکانیان ئەگەڕێتەوە خەزێنەی گشتی بۆیە بۆ دانانی نەخشە و دیزاین پێویستیان بە ئیمکانیەت هەیە و بە حکمی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایش داهاتێکی ئەوەندە گەورە ناگەڕێتەوە بەردەستی وەزارەتی شارەوانی بتوانی بە ڕێژەی سەداسی نەخشە و دیزاینی پێویست ئامادە بکە و لە ئێستادا دەوام لە فەرمانگە و دامودەستگاکانی شارەوانیەکان وەکو پێویست نییە بۆیە ئەم بڕگەیش زیاد کرا کە بەشێک هاندانیشی تێدا بێ بۆ ئەوی هانی فەرمانبەران بدرێ ئەوانەی کە بەشداری ئەکەن لە دانانی نەخشە و دیزاین و لە جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە بۆ ئاسانکاری و زووتر جێبەجێکردنی ئەم یاسایە لەسەر ئەم بنەمایە نرخەکان و ڕێژەکان ئاڵوگۆڕیان تێدەکرێ و سپاس. سپاس کاک بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە کاتی خۆشی لە مناقشەکردنی یاساکە ئەو خاڵەمان کە تەسبیت کرد زۆر مناقشە کراکە وا نەبێ بەڕاستی چکە ئەمازانی لە ئەرزی واقع جێگەی نابێتەوە بەڵامی تر هەمومان حەزمان لەوە بوو کە کەمترینی بۆ وەزارەتی شارەوانی و زۆرترینی بۆ بچێتە خەزێنەی گشتی بە حکمی و دۆخەدارایی خراپەی کێسا لە هەرێمی کوردستانەیە ئەو بۆچوونەی وەزارەتی شارەوانی دروستە بەڵام بەڕێی من هاوسەنگێک بپارێزین ڕێژەکە 150 بە 150 بێ 150 بۆ خەزێنەی گشتی 150شی بۆ نەخشە و دیزاینەکە بەکاربێنرێتەوە زۆر سپاس. بەڵێ سپاس کاک شێخ زاهیر. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی حەوت دوو بڕگەیەکیان 170 داهاتەکە دەگەڕێتەوە بۆ وەزارەتی شارەوانی بە مەبەستی دیزاین و ئەو هاندانی و فەرمانبەرانەی کە بۆ کاری تاپۆکردن یاخود ئەرچی ئەم بوارە هەردەسن بە 180 دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بۆ هەمان مەبەست واتە جارێک کە لە وەزارەتی دارایی ئەو پارەیە دەگەڕێتەوە بۆ خزمەتگوزاری پرۆژەکان بۆ ئەو شوێنانێک کە لە حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە. لۆیە من پێشنیاز دەکەم ئەوی ئەو ڕۆتینە نەمینێ بەڕاستی هەر 100% داهاتەکە بگەڕێتەوە بۆ وەزارەتی شارەوانی چونکە مادام لە ئەسڵدا هەردوو مەبلەغەکە هەم 170 هەم 130 بۆ وەزارەتی شارەوانی دەگەڕێتەوە کەواتە هەمووی 100 بگەڕێتەوە بۆ وەزارەتی شارەوانی زۆر باشترە و لەو ڕۆژانەش پێم وابی بڕیارێک لە وەزارەتی دارایی دەرچووە هەر زەویەک کە وەزارەتی شارەوانی دەیفرۆشێ داهاتەکەی هەمووی لە وەزارەتی شارەوانی و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک بەهمەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵای منیش ڕەئیم وایە کە ئەو 170 زۆر زیادە بۆ نەخشە و نەخشەسازی ئەوانە یعنی
خزمەت گوزاریەکە 30% بۆ دانراوە لە کاتێکا سبەی ئەو گەڕەکانە کە تەرتیب کرا ئەبێتە کێشە بەڕاستی خزمەت گوزاریەکان دەبێتە کێشە ینی ئەو کاتێش ئەو خەڵکە دێت داوای خزمەت گوزاریەکە ئاڵێ قوتابخانەم ئەوێ ئەو ئاوەڕۆم ئەوێ ینی بە 30% تو 70% دەکەیتە نەخشەسازی و 30% ئاگەیتەوە بۆیە منیش هەمان ڕێی کاک بەڵێنم هەیە بکرێتە هەر لە عقل بخرێتە 50 باشترە چکە بۆی تەوازنێک ڕاگری و بتوانی خزمەت گوزاریش پێشکەشی ئەو شوێنانە بکرێ و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک بەهمن. کاک بەهجەت. ناوێ خودێ دلۆڤان بەڕێ سەرۆکە پەرلەمانی سەبارەت مادێ هەفتێ حقت بحكم هندك كبارين وكجام اللجنة شارواني بوين ما كاكلقماني جي شارت بيدا كسيهب حفتي يعني برعكسي في بيشوني او يا درسته چونك بسيارة او يعني رجع حفتي الصدي بس بو نقشه وديزاين بيتا دانان آيا الجراكة كا مثلا دوسات ماله كلفا نقشه وديزاين چند الصدي شوي خدمات گزاري الوريتي تكرن اولیک دو او فرمان برید کو دوی خالد داد بیشن هاندام بو بیت کنه خو وزارت بخو رنمایت هن و دیف رنمایت شتن دعم هاندان فرمان برید خوب که چه پیدوینا کردن تو بینی بکات یا سعی کرده که هاندام بو بیت کنن پیشنهاد کم او رجا هفته ساده ببیت 40 ساده سبارت برگا دوی رجا 30 یه دانه به خدمت گذاریه باشه 30% یعنی اجداهات زفری توش شوان مصرفات و دهات وانا کم بیلوری یعنی آورو جو پارک و کاربا و صبایی مستشفى و خستخانه پیدوین بولوری بینه کرن ما داخل نکردنش حکمت هرم کردستان کف خدمات بولوری بینه کرن جبر هنده منطقنینه یعنی تو وی رجع دستکاری بکی اگر بکیجی برای من اوجی ببیت 6 صده یعنی ببیت 46 زور سپاس بله سپاس بابرز کاک مسلم برای سروکی پارلمان راسیا ماده حوت که لپیشوا بالعکس بو سطح هفته بو دابیکردنی خزمەتگوزاری بووە و سەتاسی بۆ دیزاین و نەخشەدانان وەزارەتی شارەوانی بۆ ناوچانەی کە زێدەڕۆیان تێدا کراوە من لە ڕاستیە ئێستا بە پێچەوانە ئەیبینم باشترە کە سەتا هەفتا بۆ ئەو بۆ خزمەتگوزاری بێت چونکە ئەو گەڕەکانە تازە دروست کراون یعنی خۆ کە دیزاینی بۆ دەکرێتەوە ناڕوخێندرێت یعنی بەس ڕێکخستنی بۆ دەکرێت ئەو شوێنەی کە پێویستە دەستکاری دەکرێتەوەتە بەشێکی کەمی دەستکاری دەکرێت ئەسڵەن کە دەچیدا ئەو شوێنانەی کە زێدەڕۆیان تێدا کراوە ئەو فەرع و ناوچانەی کە زێدەڕۆیان تێدا کراوە دەبینی لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئاوەڕەوە لە ڕووی دابینکردنی قوتابخانەوە لە ڕووی یعنی ئەو کەلوپەل و خزمەتگوزاریانەی کە لەو شوێنە هەیە زۆر کرچ و کاڵە زۆر کەم و کوڕی تێدایە بۆیە پێویست دەکات دەرفەتێکی باش و یعنی بڕێکی باشتر بۆ دابدرێت کە خزمەتگوزاری بۆ ناوچانە دابینکە پێم باشتر زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس گوڵستان خان. بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵی منیش ئەو تێبینیانەی کاک بەڵێنم هەبوو ڕاستیەکەی ئەمەی کە لە سا هەفتادانراوە بۆ نەخشە و پلان یعنی زۆر زۆرە بڕەکە ینی هاوسەنگێک ڕابگیرێت چکە ئەو گەڕەکانە بە زۆری خزمەتگوزاریان کەمە وێ ڕای ئەوەی کە ژینگەی سەوزاییشیان کەمە ینی بۆ خزمەتگوزاریە گشتیەکان ژینگەی سەوزاییش زیاد بکرێت زۆر سپاسدانەکەم ڕێژەکە بکرێ بە لە 150 بۆ هەر لایەکیان. سپاس بۆ بەڕێز ڕووپا خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە حەوت دیارە هاوڕێیانم باسییان کرد وە تەوزیحیاندا بەس سەبارەت بە ڕێژەکەی پشگیری قسەکانی کاک بەڵێن دەکەم و پشگیری قسەکانی کاک موسلیمیش دەکەم بۆ هەردوو بڕگەکە زۆر سوپاس. بۆچی بۆ ئەوەی کاک موسلیم بۆچی؟ سەبارەت بە هەردوو مادەکە و تەوزیحاتەی کەدای و سەبارەت بە ڕێژەکان 50 پشگیری قسەکانی کاک بەڵێن دەکەم. بەڵێ وازە هەستا تەواو. دکتۆر زانە. بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەکانی پێشتریشدا هەمان باسمان کردەوە کە ئەو مەفهومە زۆر گرنگە ئێستا خەڵک پێمان نەڵێ پەرلەمانی کوردستان یاسایەکی دەرکردێت تەنها لۆ ئەوەی داهاتی حکوومەت زیاد بکە لێرەدا بەڕوونی هاتیە
لێجێی دەستخۆشیە بۆ لیژنەکانی تایبەتمەند کە ئاماژەیان بە وازەحی پێکردە لە هەردوو بڕگەدا پارەکە 100% دەگەڕێتەوە بۆ خەدەماتی منتیقەکە جا لە نەخشە و دیزاین بیت لە خزمەتگوزاریە گشتێکان بیت کەواتە دەبێت ئەمە لەوە یەکلا بووینەوە کە پارەکە بۆ خەزێنەی حکوومەت و پێدانی موچە و پرۆژەی دیکە لە سنووری دیکە نییە ئەویان نقطەی یەکەم کەوا بێت و کە پارەکە هەمووی بۆ سنوورە بێ بەڕای من پێویست دەکات کە هەر سەدەکەی بکەینە یەک پاکێج بگەڕێتەوە خەزێنەی حکوومەت چونکە ئەگەر گەڕاوە خەزێنەی وەزارەتی شارەوانی بۆ نمونە لەو ناوچانە قوتابخانەیەک دروست دەکەی بنکەیەکی تەندروستی دروست دەکەی وەزارەتی شارەوانی ناچێت پارە تەرخامکە بۆ دروستکردنی قوتابخانە ئەمە دەبێت وەزارەتی پەروەردە بڕیاری لێبدا کە خەزێنەی گشتی حکوومەت بێت بەڵام ئاماژە بۆ بکەین وەکو خۆی تەنها بۆ سنووری ئەم ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە لە بابەتی هاندانی مۆزەفین وەزارەت ڕێنمایی خۆی هەیە کاک بەهجەت باسی کرد پشتگیری لە ڕێیەکەی دەکەم کە بە ڕێنمایەکانی خۆی لە هەموو وەزارەتەکان وەزارەتی دارایی ڕێنمایی تایبەتی هەیە هاندانی مۆزەفین چ ڕێژەیەک دەچێتە سەر حەوافزی مۆزەفین زۆر سوپاس بەڵێ سوپاس کاکتۆر نەجات خان برای سر و پارلمانی سابرات ماده هفته یکم رسکابری دماهی که و یا دماهی که دو لگل هندانی او فرمانبرانه که بجدار لره کارکانی جبجه کردنی امیاسه از لگل هندانین پشگیریا کاک زانا و کاک بهجتید کم چونگو وزارت بخور انمایت هن پیتوینا کتن تو وقتی داشتید یاسه و کبن داشتی اما تیدا نبو بری بهته همار کن زور سپاس بله سپاس بو برزه کاک حاجی سفین برای سروکی پارلمان عینا قسەی منیش لەسەر ئەو ڕێژەی هەفتا لە سەدەیەکە دەگەڕێتەوە بۆ شارەوانی پێم زۆرە هەمان ڕێیمەیە پشتگیری ڕێی کاک بەڵێن و کاک بەهەمەن و گولستانخان دەکەم کە بکرێتە سەتا 50 بۆ شارەوانی 50 بۆ داهاتی خەزێنەی حکومەت زۆر سوپاس دکتۆر ڕێبوار سپاس کاک حاجی سەفین وەڕێ سەرۆکی پەرلەمان جارێ من لە ڕووی شکلیوە پێم باشە هەردوو بڕگەکە بکرێتە یەک واتە تەنها یەک مادە پێویست بۆ ناکە بڕگەی یەکەم و بڕگەی دووەم چکە شتێکی ئەو تۆ نییە بڵێ جیاوازیەکی جەوهەری هەبێت لە نێوان بڕگەکانە لە ڕووی محتەواەوە یەک دوو حەق بوو لەسەر ئەو بابەتە وەزارەتی شارەوانی جەدوەلەیەکی فەنیان پێدا باینە هاوپێچ کرابە کە مەسەلە نەخشە و دیزاین چەند تەکلیفەکە بەڕاستی لەبەرەوەی ئێمە کەسی فەنی و پسپۆڕی نازانین چەند تەکلیفە مهندس نین لەو ڕوویەوە بۆیە گەرە و جەدوەلەیە بە ئەو کاتە ئەمانتوانی بە ئینسافەوە بڵێن چەند بۆ خزمەت گوزاری بێ و چەندیش بۆ نەخشە و دیزاینەکە بێ بەڵام لەبەرەوەی کە نییە وەمە بە منطقی ئەوەی کە دروستکردنی یا بردننی جادەیەک و دروستکردنی بینایەک پارەی زێترە هەڵبەتە لە دانانی نەخشەیەک بۆیە من لەسەرەوە ئەساسە پێشنیارەکەم کە 160 بۆ خزمەت گوزاریەکان بێ چونکە منطق نییە دانانی نەخشەیەک کولفەکەی زێتر بێ لە بردننی شەقامێک ئایا منطقە ئەمە پێم وایە قبول کراو نییە ینی منطق قبول بۆیە 140 با بۆ نەخشە و دیزاین بێ 160 با بۆ خزمەت گوزاریەکان بێ سپاس بۆ بەرز کاک عوسمان سێدەری وەڕێ سەرۆکی پەرلەمان منیش ڕای منیش وایە کە ئەو 170 ئەمەی بۆ زیاد بکرێت تەنانەت پرۆژەی خزمەت گوزاری ئەو گەڕەکانەی بۆ زیاد بکرێت لەگەڵ نەخشە و دیزاین فقط ئەو حەلی کێشەکە بڕگەیەکیان بۆ نەخشە و دیزاینە بڕگەی دووەم کە ئەوەی ئەخرە بڕگەی دووەم ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت من ناڵێم منەڵێم لە چوارچێوەی شارەوانیە لە چوارچێوەی دەسەڵاتی شارەوانیە بمێنێتەوە ئەو 170ە تەنانەت بۆ نەخشە و دیزاین نەبێت بەڵکو بۆ خزمەت گوزاری ئەو گەڕەکانەش بێ ئەو 170ە سپاس بۆ بەڕێز ڕۆژان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی یەکەم بۆ ڕوونکردنەوەکەی دیارە بەڕای من ئەگەر هەر شوێنێک شوێنی نیشتەجێبوون بێ ئەرکی سەرەکی ئەرکی ئەسڵ ئەوەی ئەرکی حکومت خۆیەتی کە خزمەت گوزاری گشتی بۆ بەرێت بۆیە بۆ ئاسانی بۆ زوو جێبەجێکردنی یاساکە پشتیوانی راپۆرتەکەکەم و سپاس بەڵێ زۆر سپاس کاک یاسین لێرە نییە مامۆستا عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان من سێ تێبینیم هەیە لە یەکەمیانە پشتگیری لە بۆچوونەکەی کاک بەڵێنەکەم کە نیوە بە نیوە بێ لە 150 بۆ وەزارەتی شارەوانی و لە 150 بۆ خەزێنەی گشتیم تێبینی دووەم پشکی هاندانی کارمەندان پێم باشە
لیژنەی بەڕێز جیایکەنەوە لەو پشکەی وەزارەتی شارەوانی چونکە ئەرکی گەورە لەسەر کارمەندانە بێ لەم بابەتی تەجاوزە هەر لە ماستەر پلانەوە تا هەموو برگەکان مەبەستم لێرە کاڵین لە 150 بۆ وەزارەتی شارەوانی ئەو لە 150 ڕێژەیەکی بۆ هاندانی کارمەندان دیاری بکەن بۆ بەڵە مەسەن لە 125 بۆ کارمەندان لەوچە ئێوە باشتر بتوانن ڕێژەکە دیاری بکەن خاڵی سێمیشەوەیە بڕگەی دووەم کە دانراوە ئەو ڕێژەیە با بڵێن کە من تەیدیەوە کەم لە 150 بێ بگەڕێتەوە بۆ خەزێنی گشتی بەڕاستی بەم سیغەیە زمانی ئەوە ناکە بەم حاڵی حکوومەتیشەوە کە ئێمە زانین ناسیستماتیکە و بە ئەلکترۆنیش ناکە و گیر و گرفتی داراییمان زۆرە زمانی ئەوە ناکە ئەم پارەیە گەڕێتەوە بزەبت خەرج بێتەوە بۆ خزمەتگوزاری وەگەزان لە ڕابردووە تەنانەت حکوومەت پارەی شێرپەنجەی مناڵانی نەخۆشی سندوقی شێرپەنجەی خوارد بە کورتەکەی بۆیە ئەمە دەستەبەری ئەو مافە ناکا بۆ ئەو گەڕەکانە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆرە فەرمون دکتۆرە ناوە نووسی بوو بەڵێ فەرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەفتەم یەکەم بەڕاستی ئەو تێچووی کە 170 دانراوە بۆ نەخشە و دیزاین ئەوەندە تێچووی نییە دیزاین و هیچ سوودێکی ئەو تۆی نابێ بۆ ناوچەکە بەڕاستی چونکە ئەتو نەخشە و دیزاین لەسەر وەرەقەیە جادەکان و نەخۆشخانەکان و باخچەکان وانە هیچ سوودێکی بۆ ناوچەکە نابێتن بۆیە جادە و خزمەت گوزاریەکان کە وەزارەتی دارایی و یان وەزارەتی پەروەردە یان وەزارەتی پلاندانان دەیکاتن پێویستی زیاترە بۆیە زیاتر بگەڕێتەوە خەزێنەی حکوومەت باشترە پێم باشە ڕێژەی ئێرە کەم بکرێتەوە بکرێتە 140 بۆ نەخشە و دیزاین و ئەو هاندانەش نەمینێت چونکە هیچ بڕێکیش دیاری نەکراوە ئەی فەرمانبەرانی نەخشە و دیزاین ئەگەر نەخشە و دیزاین نەکەن ئیشیان چییە باشە بۆیە پێم باشەیان بڕەکەی دیاری بکەن یان هەرلا ببدرێ و دووەمیش ڕێژەی لە 160 بگەڕێتەوە بۆ خزمەت گوزاریە گشتەکان چونکە ئەوانە بە فعلی سوودی دەبێ بۆ ناوچەکە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێز کاکاوە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا لەو مادەی حاو یعنی ئەگەر سیر بکەی وەکو بەشێک لە برادران باسی کرد مەسلەی ئەوەی کە تەرخانەکرێ بۆ پلاندانان پێم وایە بەشێکی زۆر زۆرە و من لەگەڵ ئەوەم بکرێتە 130 و بەشی خزمەت گوزاریەکە بکرێتە 170 لەبەرەوەی ئەگەر سیر بکەین لە وەزارەتی شارەوانی بەشی دیزاین هەیە بەشی پلاندانان هەیە بەشی هەندەسە هەیە و فەرمانبەر هەیە لەو بوارە ئیشەکە مانگانە موچە وەرەگرێ بۆیە ئەو پارەی تر کە دەمێنێتەوە بۆ خزمەت گوزاری چ ڕێگاوبانە ڕاکێشانی ئاوە یان قوتابخانەی یان بنکەی تەندروستی ئەکرێ ئەمانە هەر بشنووسرێن لە ناو خاڵەکان بۆ ئەوی حکوومەت ملزەم بکرێ مادام ئەو ناوچانە تاپۆوە کات ئەو پارەیە وەرەگری لەو خەڵکە و پارەکەش 170 لە خزمەت گوزاریەکان سەر بکرێ بەڵێ سپاس بەڕێزان ئەگەر هیچ ڕوونکردنەوەتان نییە مادەی هەشت بخێنەوە کاگیاسین ناو بخێنیتەوە لێرە نەبووی فەرموو ئێستا قسە بکە با کاگیاسین قسە بکە و کاتە لێرە نەبوو هاتوۆتەوە فەرموو کاگیاسین وڵی دیارە سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە بزانم دکتۆرە قسەکانی منی کرد بەس بۆ پشگیری قسەکانی ئەو کاکاوە یعنی بەڕاستی ئەو ڕێژەیە بۆ شارەوانی دانراوە ئەو بەشانە هەموو هەن لە شارەوانی ئەتۆ شوێنێک تاپۆ دەکەی ئاوی نەبی جادەی نەبی کارەبای نەبی مەکتەبی نەبی باشە ئەوە دەبێتە بارگرانەی بەسەر ئەو حکوومەتەیدا بۆیە کە کاکاوە ئیشارەتی پێکردمت پێشگیری دەکەم ئەو پارە تەرخان بکرێ بۆ ئەو شوێنانەی کە تاپۆ دەکرێن و خزمەت گوزاریان بۆ بکرێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس مادەی هەشت ڕوونکردنەوە دەدەی بەڵێ فەرموون بەڵێ بەڕێز سەرۆکی پارلەمان بە جۆرێک باس لە دیزاین و مەسرپلان دەکرێتن و دیارە تشتێکی زۆر ئاسانە و بە ڕۆژێک و بە دوو ڕۆژێک دەکرێت و مهندس دوو خیچی دەکێشیت و ئەمە جادەیە و ئەمە خانووە بەڕاستی وانە ماستەرپلان و دیزاین ئەمانە کارێکی زۆر پرۆفیشنێلە و کولفەیەکی زۆریش نانی پێویستە بۆ ئەمە بەستە باشە ئەگەر هات کولفەکە نەنیاو بڕاپارەیەکە لە تاپۆکردنی خانووەکانی تەجاوز بەدەست دەهێتن بەشی دیزاینی نەکرد ئەو کاتە چی بکەین یان
ئەو پارەش کە نانی کۆ دەکرێتەوە باز دەکرێت سەداسی خزمەت گوزاری هەمومان دەزانی کە سەداسی بەشی خزمەت گوزاری ناکەتن و ئەمە دنیایش کە حکوومەت دەبیتن پارەیەکی زیاتریش تەرخان بکەتن بۆ ئەوەی خزمەت گوزاری پێویست بۆ ئەو ناوچەکان بڕۆتن کە تەجاوزیان لەسەر کردووە بۆیە دزانیش کە دەکرێتن بەڕێ سەرۆکی پارلەمان بوو گەڕەکە بەتەنیا ناکرێتن هەر لە زاخۆ تەکرێتن حتا خەنەقین یعنی بەڕاستی پرۆسەیەکی زۆر بەرفەرەوانە کولفایەکی زۆریش لەسەر دەچیتن ئەم من خۆم بەش بە حالی خۆم وەکی جێگیری لژنە هەرچەندە پشگیری راپۆرتی خۆمان دەکەن لە ئێستادا بەڵام بەڕاستی قسەکانی دکتۆرزانە زۆر دقیقە خۆمە من لەگەڵ ئەوەدا بووم هەموو داهاتی کە لە بەتاپۆکردنی زەویەکان کۆ دەکرێتەوە بڕۆتە وزارەتی مالی ئەمە وزارەتێکمان هەیە بەناوی وزارەتی پلاندان وزارەتی مالیمان هەیە ئەمن ئەسڵەن پێم باش نییە ئەم دابەشکردنی پارە ئەو سەدا بوو ئەو هەندای بیت و ئەو ساندا بوو هەندای بیتن لە پاڵامانیش ببیتە دیاردە ئەمە ئیشی ئێمە نییە بەڕاستی ئیشی وزارەتی پلاندانە و ئیشی وزارەتی مالیە لەگەڵ ڕێزم زۆر سپاس. فەرمون مادەی هەشت بڵێ مادەی هەشت یاساکە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێتەوە ئەو خانوانەی کە لە سەردەمی ڕژێمی پێشووی ڕووخاون بە هۆکاری سیاسی دوای ڕاپەڕینی ساڵی 91 دروست کراونەتەوە یان شوێنەواری شوێنی خانوویان ماوە بەپێی تەواوی حکومەکانی هاتوو لەم یاسایە مامەڵەیان لەگەڵ دەکرێت نرخەکەشیان بە بڕێک دەخەملێندرێ کە لە 2% لە نرخی ڕاستەقینەی زەویەکە کەمتر نەبێ. فەرمون کێوێ قسە بکە لەسەر ئەو مادێ بەڵێ ناوەکانتانە خوێنمەوە بەڕێزان دکتۆر ڕێبوار کاک شێخ زاهر حەسیبەخان کاک بەهمەن کاک چیا نەجات خان مامۆستا ئەبوبەکر کاک کاوە ڕۆژان خان کاک عوسمان کاک عەلی حەمەد ساڵح کاک ڕزگار شیرین خان کاک یاسین دکتۆر عوسمان مامۆستا عومەر گوڵستان خان ناوت بنووس قسە بکە لە کاتی خۆت باشە ئەمان ڕوونکردنەوە بدەن بەڵێ بەسەر چاو باشە کاک حکمەتم نووسی بەڵێ کاک شێخ زاهر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوێ وابزانەیانەی ڕوونکردنەوە بدەن ئینجا جەنابەت قسە بکە گوڵستان خان داوای کرۆ ببوورە بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی هەشت ئەم مادەیە لە ڕاستیدا لەسەر داواکاری لیژنەی شارەوانی و ئەندامانی لیژنەی شارەوانی زیاد کرا بۆ هەمواری یاساکە لە ئەنجامی بەدواداچوونی ئێمە لە زۆرێک لەو شار و شارۆچکانەی بەتایبەتەوانەیە کە ئەکەونە ناوچە سنووریەکان و لە ساڵانی پێش شووتردا پێش ڕاپەڕینی و نوێتوێک ڕاگوێزراون و دوای ڕاپەڕین نوێتوێک ئاوەدان کراونەتەوە خانووەکان ڕوخێنراون یا شوێن خانووەکانیان ماوە حکومەکانی ئەو یاسایە ئەیانگرێتەوە و لە جێبەجێکردنی یاساکەی ئەسڵی یاساکەدا لە پێشتر و با بڵێن ناڕەزایی و سکاڵایەکی زۆرمان لەلایەن ئەو شار و شارۆچکانە پێگەی کە ئەم نرخانە بۆ ئەم شوێنانە زۆرن و ئەم خانوانە لە سەردەمی ڕژێمی ڕابردوو دووساری ڕوخانبوون هاتوون و دواتر خاوەنەکانیان لەسەر ئەچ خۆیان نۆژەنیان کردوونەتەوە حکومەکانی ئەو یاسایان ئەگرێتەوە بنمونە هەڵەبجا سەید سادق پێنجوێن مێرگە سوور چۆمان
هەموو ئەو قەزاونەحیەکە زۆرێک لە قەزاونەحیەکانی تریش کە دووچاری ڕاگواستن بووینەوە و لە دوای ساڵی بەهاری نۆتیۆک ئاوادان کراونەتەوە حکومەکانی ئەم یاسایان جێبەجێکرێ بۆیە ئیستیسنائێکمان کرد لە بەرامبەر ئەوەدا نرخەکەمان دابەزاند بۆ 102 لە نرخی حەقیقی زەوی. سوپاس. بەڵێ کاک شێخ زاهیر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 8 ئەو خانوانەی لە سەردەمی ڕژەمی پێشوو ڕووخاون بە هۆکاری سیاسی دوای ڕاپەڕینی ساڵی 91 دروست کراونەتەوە یان شوێنەواری خانوویان ماوە بە پێی تەواوی حکومەکانی هاتوو لەم یاسایە مامەلایان لەگەر دەکرێت نرخەکەشیان بە بڕێک دەخەملێنرێت کە لە 102 نرخی ڕاستەقینەی زەویەکە کەمتر نەبێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی ئەوانە لە کاتی ڕژەمی بەعەز غەدریان لێکرایە خانەکانیان ڕووخایە جارێک کرد خانەکان و یان ئەوان لەسەر حسابی خۆیان دروست کراوە لە زیاتی ئەوەی پاداش بکرێن ڕێزیان لێ بگیرێ زەویان بە بەلاژ بدرێت لە 102 قیمەتی زەویەکەی خۆیان لێ وەردەگرێت بۆیان پێشنهار دەکەم ئەو 102ش نەمینێ بەبێ بەرامبەر لەوان تاپۆ بکرێ و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆر ڕێبوار. وەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستیەکەی من پرسیارێکم هەیە بۆ لیژنەی شارەوانی ئایا ئەم خانوانە لە سەردەمی حزبی بەعز حکوومەتی بەعز تەجاوز بوو یان تاپۆیان هەبوو ئەمە پرسیارێکی جەوهەریە بۆی کە بزانین قسەی لەسەر بکەین ینی ئایا تەجاوز بوو تەجاوز بوو ئەگەر تەجاوز بێ ئەم حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە. وەڵام منیش هەمان بۆچوونی شێخ زارم هەیە لەبەر بە هۆکاری سیاسی ئەمانە دووچاری ئەم زروفە بوون و حەقە هەر ببەخشرێن لەبەرم پێم وایە کەمی نەشن ینی زۆر نین. سپاسانە. بەڵێ کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە هەروەکو ئەو برادرانەش باسییان کرد ئەمانە لە سەردەمای ڕژێمی لە ناوچوو دیارە خانۆکانیان بەسەردا ڕوخێندراوە لە ناو براون تەرکیل کراون. ئێستا پێویستە ئێمە پێویستە بۆیان دروست بکرێتەوە بەڵام کە بۆشیان دروست دەکرێتەوە پێویست ناکە ئێمە پاران لێ وەربگرین ئەمە یەک دوای ئەوە کڕین و فرۆشتن بە بەشێر لەم کەلاوانەوە کراوە ئەم کڕی فرۆش پێویستە لەسەر بە ناوی فرۆشیاریشەوە ئەمانە تۆمار بکرێن و ئانەوە هەروەها پێویستە سوودمەندبوون بە هیچ شێوەیەک شمولی ئەمانە نەکاو کەسانی کە سوودمەند بوو بەرەمە 40 ساڵ بەسەر ئەمە یا 35 ساڵ بەسەر ئەم کارەساتەیە تێپەڕیوە و زۆربەی زۆری خاوەنەکانیان ئەنفال کراون بۆیە پێویست دەکات هەوڵ بدرێت ئەمە خزمەتگوزاری بە پەلا و هەوڵ بدرێت بۆشیان دروست بکرێتەوە بەڵام کە بەداخەوە لە ئێستادا ئەوە وەک دەبینی ئەوە دۆخەکەیە. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک یاسین. بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە قسەکانی من لەلایەن بەڕێز کاک شێخ زاهیر و کاک عوسمان سێدەری کرا ینی بەجددی ئێستا بۆ نمونە وەردوگای سەنگەسەری ئێستا پشتگیریانەکەی بەڵێ پشتگیریان لەکمەی چۆن دەڵێم قسەکانی من لەلایەوان کرا بەڵام سەعلێکی ڕەمزیان لێ وەرەگیری حەقی وەسوڵی ینی ئەزانی چۆن مەسەلەن 102 زۆرە مەسەلەن ئەو مۆزەفەڵێن هیچیان لێ وەرنەگرن هیچیان لێ وەرمەگرن هیچیان لێ وەرمەگرن بەڵکو بۆشیان چاکەنەوە و خزمەتیشیان کەن. سوپاس. ڕۆژان خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من پشتیوانی قسەکانی بەڕێز کاک شێخ زاهیر و ڤاڵانەکەم بەڵام مەرجێک هەبێت لێرەیە هەمان خاوەنی دوایەوەی کاڵێ شوێنەواری شوێنی خانوویان ماوە و هەمان خاوەنی ئەو کاتن کە خانووەکانیان ڕوخێنراوە یا جێنشینەکانیانن واتە هەمان ئەو کەسانە بن کە لەو کاتەیە خانۆکەیان ڕوخێنراوە نەک ئەو کەسانێکی تر بن کە دواتر کڕین و فرۆشتنیان پێوە کردو بۆ شێوەیە ئەو مافەیان بەدەستێناوە ببەخشرێن وەکو ئەوەی بەڕێز کاک شێخ زاهیر وتی. سوپاس. بەڵێ شاوەرێکی خۆتان بکەن لەسەر ئەو مەرجە کاک لقمان ئەو مشاوەرێکی خۆتان بکەن چکە هەیە فرۆشتوێتی ئایا کڕیارەکە کە دوای چەند دەستێک دەستی کەوتووە ئەو بەو پارە ڕەمزیە دەستیەکەوێ یان خەڵکی تر مشاوەری خۆتان بکەن لە لیژنە. مامۆستا ئەبوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەنها قسەم لەسەر دێڕی ئەخیری ئەم مادەیە هەیە کە لە 102 زیاتر نەبێت نەک کەمتر نەبێت ینی تەنها لە 102 بێت ینی نەکەمتر نەبێت. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز. دکتۆر محێدی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ 102ەکەی من لەگەڵ 101ی ئەو ڕێژەیەمە و پشتگیری ڕێیەکەی مامۆستا و بەردەکەم کە
نرخی ڕاستەقینای زەویەکە لە 102 یعنی 101 زیاتر نەبێت و زۆر سپاس. بەڵێ سپاس. مامۆستا نەجات. برای سەرکۆ پەرلەمانی مژی تێبینی های ساڕی زۆدمۆهی کێ نەلوجیکا و نەمانطقا کوبەری بهێنە هەرفاندنش لە ڕژێمە پێشوو هوکارن سیاسی کو ئەو خۆنی خدانی خوبیە و یهاتی هەرفاندن تیویا بێ بەرامبەر بیت هیچ برا پارێک ژنەوە گرن چونگو ئەس دوو گەڕەکۆت حەسیێن منطقەمە الأميدية جراكو كون يومالا رجيما بيشيا بعث خراب كربو هرفان بون هندك مالا أوفاكر هندك ونا أوفاكينا بس عاد بخوية بخوية يعني محتاجين جراكو دي برا جواب جن هواسا جراكو دي هاي الباروشكة إنك جراجين الوريجي وقت رجيما بعث هاد من هرفان دنو عاد بخوجي وابو خوني جوابو البهند نوبيتن هيج برا باراكي بيتا خملاندن وزور سباس و پیشگیری عفو پیشگیری و کسات کم امید بشن کو هیچ برای پارک نه تا خملاندن و زور سپاس. زور سپاس. کاک بهمن. برای سروکی پرلمان ولی هر سرتا وکرون کردنویک با جناب تو بولیجنی برایزیش او گرکانه تجاوز نبونا هر با معلومات یعنی بشک یعنی احتمالیت تاکو ترى يعني من نمونه كد بوديانم جركي غازينوكا هيا لكلار يستا بوتا جركي جوران لنيوان دو جركا يعني بهيج شويك تجاوز نبوا بلام لبر هو كاري سياسي او كات چالاكي بيشمرگه كرا لو جركا حكومته ربو هرد او جركي بكامل روخان يك لحظه اي اگر تجاوز نبون كوات تابون كلار هيجي تابون يجي هيج جركي كلار تابون نبوا حتى دوای نوتوكيش يعني او واضح بالدكتوره زوربي تابونيه يعني زوربي قزاونا حكاني كردستان تابون نبوا حتى استيش گەڕەکەکانی کەلار لە دوای 2005 تاپۆ دەستی پێ کردووە مەجموع بەشێک بووە لە نێوان دوو مەجموعە ماڵ بووە هەر ئەو کاتیش بەڕوونی وتراوە کە هۆکاری سیاسی دڕوخەوە ئەمجا حاڵەتی تریشمان هەیە کە سوکاری پێشمەرگە هەبووە لە شارەکان حکوومەت هاتووە لە ناو گەڕەکێک تەنها و ماڵی ڕوخاندووە ئەو حاڵەتانشمان هەیە جگە لەمە ئەمە طبعا پێشنیاری ئێمە بوو لە پەرلەمان ئەندامانی پەرلەمان کە جەنابتان ئاگدارن لە یاسا ئەسڵەکە چەسپانمان و سوپاس بۆ هەموو ئەندامانی پەرلەمان کە دەنگیان پێدا بۆ ئەوەی تاویزێکیان بکرێ ئێستش دیسانەوە سوپاس بۆ لیژنە و بۆ حکوومەت هێرێمیش کە دوو لە سەتی دانەوە کەمە بەس من پێم وایە لەبەرەوەی ئەو گەڕەکانە هیچیان تاویز نەکران لە دوای 91 دوای ئازادی و بە هۆکاری سیاسی و لەبەر خاتری کوردایەتیوان لێهات ئێستا بە ئەمە بێتە دەستکەوتێک بۆ پەرلەمان و حکوومەت یاریمی کوردستان و بکرێتە دیارێک بەڵام خاوەنە ئەوانەی بکرێتە مەرجکە ئەوانەی خاوەنە ئەسڵەکانیان ماوە بکرێتە هەدیە بەبێ بەرامبەر بۆیان تاپۆ بکرێت پشتگیری و هەواڵانەکەم کە داوای ویان کرد ئەوانشی کە فرۆشراون با 2% بەڵام 2% زیاتر نەبێ و زۆر سپاس. بەڵێ سپاس. بەڵێ حەسی بەخان. بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕاستی لەسەر ئەو مادەیە زۆر گفتوگۆ کرا و گفتوگۆکانیش هەموو بۆ یەک ئاراستە بوون بەوەی کە ئەو ڕێژەی 102 نەمێنێ منیش لەگەڵ ئەوەدام لە واقعی یاساکە خۆی ئاماژەی پێداوە لە 91 بۆ ساڵی 2018 و ئەوەی کە ئێستاکە بڵین ئەو کەسانەی کە لە سەردەمی ڕژێمی پێشوو خۆیان باجی هۆکاری سیاسی و ئابووریاندایە و ناکرێت مڵکەکانی خۆیان پاش ئەوەی لەسەر ئەستۆی خۆیان نوێ ئەکەنەوە و نوێژەن ئەکەنەوە پێداویستەکان دابینەکەن جارێکی تر بە ڕێژەی 102 بڵێن لەسەریان تاپۆ ئەکرێ بکرێتەوە بۆیە پشگیری کاکشێخ ئەەکەم و پشگیری تەواوی هەواڵان ئەەکەم ئەوانەی کە لەگەڵ ئەوەدان ئەو ڕێژەیە نەمینێت و بە شێوەیەکی بە خۆڕایی لەسەریان تاپۆ بکرێت و زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک عەلی حەمەد ساڵح. بەڕێ سەرۆکی پەرلەمان من چەند پرسیارێکم لەم بابەتە لە لیژنەی بەڕێزەیە ئایا ئەو قوربانیە فەقیرانە دقیقاً دیاری کراون لە کوێیە ئایا ئەم بڕگە استغلال ناکرێ بۆ ئەوەی کە خەڵکێکی تر بێت بە ناوی ئەوەوە قەرەبوو بکە وەکو حکایەتی دزەکەی کە لەسەر دزی گیرا بۆ هاوارێک کرد بژی پێشمەرگە وەکو ئەوەی لێنایە دووەم یعنی ئێمە لە بەردەم دوو هاوڵاتیان هەردووکیان دوو تەجاوزیان کڕیوەتەوە یەکیان تەجاوزێکی کڕیوەتەوە و لەم دوایان ناکراوە یەکێکی تریش تەجاوزێکی کڕیوەتەوە لە قوربانیەکی دەستی ڕژێم کراوە بۆ ئەمەیان لە 102 بێ ئەویان لە 140 بێ خواردووکیان کڕیارن
هەردووکیان کڕیارن یعنی مەبەستم بۆ ئەوان وەکو پێشووتر تەعاملی لەگەڵا بکرێت ئەم وەکو من پێم وایە ئەوەی کە قوربانی فعلیە نابێ هیچی لێوە بگیرێت ئەوەی قوربانی فعلیە بەڵام یەکێک کڕیارە ئەبێ وەکوانی تر تەعاملی لەگەڵا بکرێت بۆ چکە کڕیاری دیکە بە هەمان پێوە تەعاملی لەگەڵا کراوە خاڵێکی تر لەسەر ڕووبەرەکەی ئایا بۆ ڕووبەرەکەی هەمان پێوەرەکانی پێشووتر بەکارە ئەهێنرێتەوە یاخود ڕووبەرەکەی هەرچەندێک بێت هەر بە لە سا دوو ئەژمارەکرێ بۆی ڕوونکردنەوە بدەن لەسەرەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە زیادکردنی ئەم بڕگەیە وەکو بە ئەماژەمان پێکرد لە ئەسڵی یاساکەدا لەسەر پێشنیازێک بۆ گەڕەکەکانی کەلار ئەم پێشنیازە دروست بوو بەڵام لە ئەنجامی بەدواداچوونی لێژنەکەمان بۆمان دەرکەوت کە ئەم حاڵەتە لە زۆرێک لە شار و شارۆچکەکان هەیە کە لە پێش ڕاپەڕینی ساڵی 91 بە تەواوەتی شار و شارۆچکەکان ڕوخێنراون و هاوڵاتیان لەسەر ئەرچی خۆیان لە دوای ڕاپەڕینی ساڵی 91 خانووەکەی خۆیان دروست کردوتەوە لە یاساکەش بەڕاشکاوی هاتووە ئامار هەیە لەلایەن شارەوانیەکان ئەکید ئامار هەیە و بۆ ئاگاداریتان شارەوانی وەزارەتی شارەوانی داوای ڕێژەی سەدا دەی کردووە لیژنەی خۆمان ڕێژەکەمان دابەزاندەوە بۆ سەدا دوو واتە لیژنەی شارەوانی دابەزاندەوە بۆ سەدا دوو ئامارێکی دروستەیە من پێم وایە بەم شێوەیە خزمەتێکی یەجگار بەو ناوچانە ئەکان ناوچەی دوورە دەستن نرخی زەوی تێدا نزمە جۆرێک هاندانێکی شەبی بۆ گەڕانەوەی ئەم خەڵکە بۆ زێدی خۆیان و بۆ ئاوەدانکردنەوەی شار و شارۆچکەکانی خۆیان بە هەمان لە ئەسڵی مادەکەدا هەتێک کە تەواوی حکومەکانی ئەم یاسایان لەسەر جێبەجێ ئەکرێواتە ڕووبەرەکە هەمان ئەو ڕووبەرە ئەبێت کە ئێمە دوجار لە راپۆرتی دەنگدان لەسەری ڕێکەکەوین بە پێ ئەو پێشنیازانەی کە ئەمڕۆ خرانە ڕوو سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڵێ کاکتۆر. بەڕێز سەرۆکی پەنەوە سپاس بەوە دەرفەتە لەبەرم داخڵی خۆم کرد بەس ئەمەوێ ئاماژە بە نقطەیەکەم بۆ دەوڵەمەندکردنی گفتوگۆکان لەسەر ومادەیە لیژنەی شارەوانی ئاماژەی بە شوێنەواری ئەو شوێنە کردووەکو بەڵگەیە کە ڕووخاون ئایا کفایەتە تەنها احتیمال لەسەر شوێنەوار بکەی یانە بێ بەڵگەیەکی مەلموس هەبوو بۆی بڵێن ئەم کۆمەڵگایە یان ئەم چەند خانووە بە هۆکاری سیاسی ڕووخاون چێ ناڵێ دوای ئەوە مەجموعە خەڵکی تر بێ ادعای ئەوە نەکا شوێنەواری شەیە بۆ ڕووخاو مەسەلەن شۆفەر لێ دراوەش ادعای ئەوە نەکە داوای ئەوەش نەکە بۆی کە بە هەمان شێوە تەملیک بکرێن. بەڵێ پرسیارەوە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە شوێنەواری ئاسەواری شوێنخانووەکە دیارە ئەمە ئەو گەڕەکە کۆنانە ئەگرێتەوە کە پێش ساڵی 91 ئەو شارە تەواوی شارەکە ڕووخاوە ئەگەر بگەڕێەوە بۆ هەڵەبجە بنمونە ئاسەواری شوێنی ئەو خانوانە ماوە و دیارە کە خانوو بۆ نۆژەن نەکراوەتەوە بگەڕێەوە بۆ مێرگە سوور دیارە بگەڕێەوە بۆ سیدەکان دیارە بگەڕێەوە بۆ چۆمان دیارە بگەڕێەوە بۆ پێنجوێن دیارە بۆیە ئەمە ئەو خانوانە ئەگرێتەوە کە پێشووتر شوێن خانوو بوون ڕووخێنراون چاکراونەتەوە یان کەسەکە چاچی نەکردوتەوە تا ئێستا بینایی نەکردوتەوە ئەما بێتە هاندانێک بۆ ئەوی کەسەکە شوێنەکەی خۆی ئاودانکاتەوە دیارە. سپاس. بەناوی خی گەورە وەڵام من داوای ڕوونکردنەوە دەکەم لە لێژنەی بەڕێز ئایا ئەو شوێنانەی کەەوە ڕژێمی بەعس ڕووخاندنی و ئێستا حکوومەتی هەرێم دابەشی کردوتەوە ئەگە بەیانی خاوەنەکانیان هاتن داوای شوێنەکانیان کرد بۆ کێشە بۆ نمونە شارۆچکەی لە تیفاوە هەمووی خاوەن ماڵەوە ئێستاش وەرەقە و فۆرمی کارەبای کاتی خۆیان ماوە کە حکوومەتی بەعس دەری کردن پاشان لە حکوومەتی خۆمان دابش کراوەتەوە تەوزیع کراوە بە پێشانگای ئۆتۆمبیل ئەوە یەک کە بەرامبەر ئەوەی قەبرستانی معمەل قیریە ئایا ئەوانە حکمیان چۆن دەبێ ئەو کاتی دووەم پرسیارمەوەی مستەمسەک چۆنە چۆن من بتوانم بیستم کە ئەو خانە ڕووخاوە ئیمنە ئەگەر شوێنەوارم نەمابوو کەسی شکتەوە ئیمنە چۆن دەسەلمێندرێ وەروە من داوا دەکەم بەڕاستی ئەو سەتا دووە شەر نەمێنێ بەڕاستی لەبەر ئەوەی کە لەگەڵ ڕووخاندنەکەی بە ژێرەی یاسا سزای خۆی وەرگرتووە کەواتە من بۆ سزای بدەینەوە ئەگەر لە شێوازی داڕشتنیش ڕژێمی پێشوو لا ببدرێ پێشوەکە جوان نییە هەر بوتێ ڕژێمی بەعسیان لە سەردەمی ڕژێمی ڕووخاو نەک ڕژێمی پێشوو ها نەوترێ سوپاسان دەکەم. بەڵێ سپاس دروستەوە لاو تێبینیان کاکاوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 8 منیش لەگەڵەوەم لەبەرەوەی ئەو خەڵکانە خەڵکێکی
تێکۆشەر بوون خەڵکێکی قوربانی دەر و مزاحی بوون بۆیە ناکرێت بەڕاستی لە جیاتی ئەوەی قەرەبوو بکرێنەوە خانوان بۆ دروست بکرێتەوە ئێستا حکوومەت پارەشیان لێوەرگرێ بۆیە من لەگەڵەوەم هیچ بڕەپارێکیان لێوەرنەگیرێ اینجا تۆ زیاترینی ئەو ناوچانەی کە ئەو مادێ دەگرێتەوە زیاتر قەزا و ناحیەکانن کەمتر لە سنتەری شارەکانن بۆ نمونە بۆ بە تایبەتریش ئەو قەزا و ناحیانن کە کەوتونە تا ناوچە سنووریەکان اینجا لەسەر ئەوە تاپۆ و تەجاوز بەڕاستی یعنی ئێمە لێرە تقریبا یاساکە زیاتر باس لە زیادە ڕۆی ئەکات مەرج نییە ئەوەی کە تاپۆ نەبێ زیادە ڕۆی بێت چکە بەشێکی زۆری قەزا و ناحیەکان هەر ئەوەیان نەبووە یعنی بینایی تاپۆ و بنکەی تاپۆن نەبووە کە تا خەڵکەکە خانوەکانیان لێ تاپۆ بکاتن بۆیە ئێستاش وەکو خۆیان ماونەتەوە بەڵام لە ڕاستیشدا زێدەڕۆنین و بە شێوەیەکی ئوسوڵی دروست کراون ڕێپێدراون لەلایەن شارەوانیەوە بەڵام تەملیک نەکراون لەسەر ئەو خەڵکانە زۆر سپاس ڕاستەکەەوە تێبینێکی دروستە مەرج نییە هەموو ئەوانەی کە تاپۆ نین تەجاوز بن هەیە هەر شار بە تەواوەتی هەیە تاپۆی نییە شار قەزای مێرگە سۆر بەڕێز سەرۆکی پەرلەمان تاپۆ نییە تاوەکو ئێستا بەڵام تەجاوزیش نییە کاک ڕزگار بەڵێ ڕاست بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی هەشت ئێمە لە یاساکەی پێشووترا وا دانرا بوو کە ئەو زەویانەی کە لەلایەن ڕژێمە یەک لە دوایەکەکان بەڵام ئێستا لێرە تەنها وای لێکراوە بۆتە ڕژێمی پێشوو و هەر لە سەردەمی ڕژێمی باسیشا خانووی با بڵێن هاوڵاتیانی کوردستان نەڕوخێنراوە لە ڕژێمەکانی پێشووتریشا ئەوە ڕوویداوە ورای بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە یاسای پێشووترا ئەوە بوو کە واوترا بوو کە ئەو خانوانەی لە سەردەمی ڕژێمە یەک لە دوایەکەکانی قسە بۆ لیژنەیە یعنی ئەوان ئەینووسنەوە ئەوە نووسراوێکە بێ ئێستا بیکە سەرۆکی لیژنەی شەر مەشغوڵ بوو بۆیە بەڵێ لە خزمەتتان کاگزگە ئەڵێم بە وای لێ بکرێت پێشنیارەکەم بەڕێ سەرۆکی پەرلەمان بکرێت تا ڕژێمە یەک لە دوایەکەکان یعنی لەبەرەوەی هەر تەنها لە سەردەمی ڕژێمی بەعسا خانووی کورد و خەڵکی کورد زەرمەند نەبووە لەبەرەوە پێشنیارەکەم وای لێ بکرێت و سەبارەت بە 102 لە مەسەلە لە نرخی زەویەکەیش ڕاستە ئەمان شتێکی زۆر کەمە بەڵام خۆشترە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیش وەرنەگرێ و وەکو ڕێزێک بۆ ئەوانەی کە زەرمەند بوونە با بڵێن لەو کاتا لە هەندێک لەو گەڕەکانە وەکو بەهمەنی شارەتی پێدا لە کەلارە چالاکی کراوە لەو گەڕەکانە کە ئەوان ماڵەکانیان بەهۆی و چالاکیەوە ڕوخێنراوە بۆیە باشترە کە هیچتان لێوە نەگرێ وەکو ڕێزێک بۆ ئەو خەڵکانە کە قوربانیان داوە لە پێناو شۆڕش و لە پێناو وڵاتەکەی خۆیانە و پشگیری لە کاک شێخزایی دەکەم پشگیری لە ڕۆژان خان و کاک بەهمەن و مامۆستا عوسمان و کاکاوە و ئەو هاوڕیانەکەم بۆی کە پێشنیاریان کرد ئەوەی هەڵگیرە سپاس بەڵێ سپاس کاک چیە؟ بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئەو ئاخفتنên کەمە بیا بەحث بکەم بەڕێز شێخ زاهر و دکتۆر ڕێبواری کرد ئەس پشتەوانی هەردوو کاکەم هەروەسا ڕۆژانخانە تێبینیە گەلەکە جان بەحث کرد ئەو لێرێدا شتێک لێ بێتە زیگن بە مەرجێکی خاوەنێن ئەسلیە وان بینایەتە بەری ساڵانوتویەکی بن ینی خاوەنێن ئەسلی بن پشتەوانی ڕۆژانخانێکم زۆر سپاس زۆر سپاس کاک حکمەت کاک بەرە سەرۆکە پەرلەمانی ئەژ پشتگیریە کاک زاهر و مامۆستا بەهمەنت کەم کو ئەو نرخە ژێنەیەتە وەرگرتن بەس لێرێ خاڵەکە دیە هەیمت بێت ئەس بەحث بکەم ئەو ژیاوە کو سەردەمێ ڕژێمە بەحسیادا هەندێک خانیەت هاتینە ڕوخاندن بەلێ نوکە ئەنجی هەروی سەردەمیدا ژبەر و ئەو کەسە خزم و کەسوکارێت پێشمەرگا بوون
السر يعني مثلا سياسي خانية وايد هاتين الروخاندن ونكايت كتينة ناف حديقة ونكاك عندك خانية هاي الزاخو شنواري واي حاضر جي بس باي كتيات حديقة كده أزل فري داخواست كم چونكو أو نايت طابو كلن سر نابوي شخصي أو وان شخصا از داخواست کم یعنی اوید کو اب حالت حساب بین قربو کردن کل جایی که دیتری اجتماع قیمتی وی عردی زاویه پیبدن یان جی بیت قربو کردن و دور سپاس. بله سپاس کاک سپاس. شیرین خان فرمون. برای سروکی پارلمان سەبارەت بە مادەی هەشت ئەو خانوانەی کە لە سەردەمی ڕژێمی پێشوو ڕووخاون بە هۆکاری سیاسی دیارە ئەمانە زەرمەند بوون بۆیە منیش پشتگیری ئەو بەڕێزانە دەکەم کە پێشنیاریان کردووە بۆ لابردنی ساعدووی نرخی ڕاستەقینەی زەویەکە. زۆر سپاس. بەڵێ سپاس شیرین خان. مامۆستا عومەر. بەڕێزسەرۆکی پەرلەمان طبعا ئەگەر بابەتی قەرەبووی زیان لێکەوتوانی سەردەمی ڕژێمی سەدام بێ بەڕاستیە بێ بە لەگەڵ ئەو یاسایانەی کە وەزارەتی شەیدان کاریان پێکا ئێمە مامەڵە لەگەڵ ئەو خەڵکانە بکەین چکەمە کافی نییە بۆ ڕێز لەگرتن لەو کەسانە بەس خودی مادەکە نیەتێکی زۆر باش لە پشتیوەتی دەستخۆشی لە لیژنەکەم دایان ناوە بەڵام من پێشنیارەکەم مەرجدا بنرێ بۆ ئەو کەسانە بۆی ئەو کەسانی کە ئەم ڕێزیان لێبگیرێ خەڵکی تریش خۆی نەخزێنێتە تەنیشتیان بۆ نمونە زەویەک مەسەن 30 ساڵ لەمەوە پێش یا خانوویەک 30 ساڵ لەمەوە پێش کە هەر لە بنەمایە تەجاوز نەبووە هەر ماڵی باو باپیرانیەتی ئێستا زۆرێکیان فرۆشراون لە دەستی 2 3 و ئەوانان بە مەرجەوە دابنرێ لە دادگایەک بیسەلمێنەکە مڵکی خۆی یا باوکێتی بە دوو شاید لە دادگاش بە شتێکی سادە بە دوو شاید بیسەلمێنێ لە دادگا بڕیارێکی محکەمە هەبێ کە بەڵە ئەمە ئەم مڵکەی خۆیەتی پێش ڕاپەڕین ڕووخێنراوە بەو هۆکارە جیاجیانە بۆی جیا بکرێتەوە لەوانەی کە تەجاوزن چونکە وابزانم کاکاو بوو باسی کرد زۆرێک لەو شارۆچکانە هەر لە بنەمایە تاپۆیان نەبووە فەرقی هەیە و لەگەڵ ئەوەی کە مەسەلەن ساڵێ لەمە پێش دوان لەمە پێش سێ لەمە پێش تەجاوزی کردووە ئەو مڵکی باوکێتی باپیرەتی یاهی خۆیەتی و تیاژیاوە بەستەن هاوەیە تاوانەکەیەوەی تاپۆی نییە بۆیە ئەم بەڕاستی ئەم ڕێز لێگرتنەوە بەم لە سادوەکەم زۆر جێگەی خۆیەتی و دەستخۆشتان لێەکەم بەس پێم باشە بۆ جیاکردنەوەی کەسی تەجاوزکار لەگەڵ ئەم کەسانەی کە شایستن ئەوە بکرێتە مەرج کە بە قرارێکی محکەمە بێنێت کە بەڵە ئەمە ئەم مڵکەهی خۆی بۆ پێش ڕاپەڕین زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی دوای ئەوە خوێندنەوە بەڕێستان. مادەی نۆ کار بە هیچ دقێکی یاساییان بریارێک ناکرد کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایان ناکۆب بێت. فەرموو کاک. بەرە سەرۆکی پەرلەمان یعنی ئەو تێبینیان من بەحسکردی مدبێتن یعنی لجنة پەیوەندیدار ڕوونکردنەوەیەکی لەسەر بدەن بۆ یعنی زێدەکردنا برگایەکی لوی مادەیەک و من بەحس کرد یعنی هەندێک کەسێت هەیە و خانیەوە هاتیە ڕووخاندن بەس نوکە کەتینەت ناف حەدیقادا و نوکەژی یعنی ئەو شینوارێت وە خانیات دیارن کو بوویە حەدیقە ئەو جەهە نایەتە تاپۆکردن بەر هەندێ پێشوی خانیەک و هاتیە ڕووخاندن بەل جەهەکی دی بێتە قەرەبووکردن یعنی زاویەکی بدەنێ زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پارلەمان پرسیارێکی پێشتریش هەبوو کە ئەگەر خانیەک ڕووخابیتن و ئێسال بەر پرۆژەی کەوبیتن یان شارەوانی بردی بیتن یان لەبەر هەدیقە کەوبیتن بەڕاستی تعویزکردنی ئەم خەڵکە جێگای لەم یاسا نابێتەوە ئەوە ئەرکی وەزارەتی شارەوانیە هەر ئەردێک یار هەر زەویەک یار هەر شوێنێک لەبەر پرۆژەی خزمەتگوزاری بکەبیت چه هەدیقە بیت چه پارێک بیتن یان لەلایەنی وزارەتی شارەوانیەوە کاری پێکرا بیتن دەبیتن وزارەتی شارەوانی قەرەبووی ئەو خەڵکە بکاتن هیچ پەیوەندی بە تەجاوزاتەوە نییە لەگەڵ ڕێزم. بەڵێ لەو حاڵەتە توانین بگەڕێنەوە بۆ حکومەی کە لە بیدایەتەوە هەیە ئەگەر شوێن کاک حکمەت سیرکە با من تێد یعنی واجهات کمیت ئێستا پێ دەگەێنم ئێمە ئەمە بۆ ئەو حاڵەتانەیە کە لە ناو خانوویەکە خۆی دروستی کرێتەوە دوای 91 دوای ڕووخێنراوە شوێن خانووەکەی ماوە ئەوەی بەڕێز دەپرسی شوێن خانووەکەی ماوە ئەتوانێت ئیسپاتی کاکە خانووی خۆیەتی ئەشتوانێت ئیسپاتی کاکە ڕژێمی پێشوو ڕووخانوویەتی بەڵام ئێستا حەدیقەیە لەو حاڵەتات چینەوە بۆ مادەی ئەڵین ئەگەر بەر ماستەر پلان کەوت بوو ئەبێت تەعویز کرێتەوە بە قطعەیەکی 200 مەتری بەبێ بەرامبەر بەڵێ ئەتەوێت دانرێ ئەو تەوزیحە ئەزانین هەرچی تێ لەگەڵ لیژنە باسی کە دواتر تەواو نابێ ئاو مناقەش
ناتوانن ئاوا مناقەشە یەکتری بەرامبەر یەکتری بکەن بەڵێ ئەتوانیت ئەوە زۆربیان ڕەفیقتانن نەتوانن قسان لەگەڵکەن مادەی نۆ بەڵێ کێ قسە هەیە لەسەر مادەی نۆ مادەیەکی پرۆتۆکۆلیە مادەی دا مادەی دا پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن کێ قسەی هەیە مادەی دوای ئەوە مادەی 11 پێویستە لەسەر وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ماوەیەک کە لە 6 ڕۆژ تێپەڕ نەکات ڕێنمایی تایبەت بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە بە هەماهەنگی لەگەڵ لایەنی پەیوەندیدارەکان دەربکات کێ قسەی هەیە دوای ئەوە هۆکارەکان مادەی 12 بەڵێ بەڵێ نەجات نەمبینی بوو برای سرکو پارلمانی اف ماده برای نکات نافیاسای دابخونه بو هک برای خلدینه اف ماده هدی از زیاد کردن به هنده تبیا ماده کل سربیه سیاه مارکایی بکن برزبندی ماده 11 ویرانگی پیوست علی سروازات شارانی گشت و گذار لمایه کی کلا 6 روز تپر نکتن رنمایی تایبت بو آسان جبجه کنی حکمکانی ام یا سیاه به هماهنگی لگل لیان پیوانی دارکان در بکد یاساکەیە ئەو مادەیەکی بەو جۆرە نییە ئەوەی نەجات خان دەیڵێت تەواوە ئەبێ بنووسن مادەیەک بە ڕیزبەندی ئەوە تەواو دەست خۆش دوای ئەوە بەڵێ مادەی 12 یاساکە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێتەوە ئەم یاسایە دوای بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بۆ ماوەی 3 ساڵ لە ڕێکەوتی بڵاوبوونەوەی کاری پێدەکرێت بەڵێ 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 دەرفەتە دەم قسە بکەی دوانزە شماوە مادەی دوانزە کێ قسەی هەیە قسەت هەیە لەسەر مادەی دوانزە کاکتۆر بەڵێ ناوەکانیان بنووسە کاک باڵام بۆ کاک دکتۆر هەورامان بەڵێ بینووسە مادەم زیاد لە کەسێکە کاک دکتۆر زانا کاک باڵام بۆ مامۆستا کاک دکتۆر هەورامان بەڵێ کاکتۆر زانە بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان فەرموون قسە بکەن فەرموون بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە باز لە ماوە دەکەین ماوەکان هەر ئامانجش لە تعدیلەکە ماوەکە بووە بە تاکید ئێمە دەزانین ئێستا ڕۆتینێکی زۆر هەیە لە دەوائر و لە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان ئێمە ساڵێکماندانە لە یەک لە مادەکان کە معاملاتەکەی تەقدیم بکە وا باش دەبێت نازانم لیژنەی پەیوەندیدار و لیژنەی یاسایی ئەگەر لە جێگای بکەنەوە ئەو ماوەیە کە مامەڵەکە ڕایی دەکرێت چەندە ئایا مامەڵەکەی تەسلیم کرد لە ماوەی ئەو ساڵیدا 2 ساڵی پێچوو وەڵام نەدراوە 3 ساڵی پێچوو وەڵام نەدراوە یعنی لۆکەمکردنەوەی ڕۆتین ماوەیەک دابنێن بیکەینە یعنی وەکو مەرجێک لەسەر ئەو لیژنەیە کە لەسەر ئاستی پارێزگا و ئیدارە سربەخۆکان پێک دێ لەو ماوەیە تێپەڕنەکە مامەڵەی ئەو هاوڵاتیە ڕایی بکرێت کۆتایی پێبێت بەڵێ سپاس بەڵێ کاک باڵام بۆ سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من پرسیارم ئەوەیە بۆ 3 ساڵ لەسەر چ بنەمایەک ئەو 3 ساڵە دانراوە و ئەگەر هاتوو ئەو کەسانەی کە ئەم یاسایە ئەیانگرێتەوە تا ئەو 3 ساڵە بەدەم ئەم مامەڵەیەوە نەڕۆیشتن دوای ئەوە مەسیری ئەو زەویەیان ئەو زەویەی کە خانوویان لەسەر کردووە بە چی لێت سپاس بەڵێ زۆر سپاس دکتۆر هەورامان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرنجەکەی من لەلایەن برای بەڕێز کاک باڵام بۆ وترا سواس بەڵێ فەرموون لیژنەکان بەڕێستان بەڕێز سەرۆکی پەرلەمان باکارچیاش قسە بکە مادەم کاکس لەسەر ئەو مادەیە بەڵێ فەرموون با ئەویش تەواوی کە کاک ڕزگار وڵا
برای سروکا پارلمانی ببوره من رخصت جوار نگرد بس بلک گلک برادرت مع صحی که خلق کردستان نه کریستیانن ماوا که زور آواری دروی کردستان بونه از باور نکم گلک شوانه ماوای 10 ساله نوگرینا کردستانی اگر ماوای 3 سال بعد گلک زاویه وانجه کریستیانان جبر هندیجک از پیشنهاد دکم اگر در فتک ده بد لجنای پیوندی در آیا حالتک اگر اف کسی کریستیان هر کسی که دروی والاتی دوان 3 سال دا پیشکش نکره بد آیا پشتی 3 سال دی مجال هیا او بقربو کردن پیشکش کردن وان داواکاریا سپاس بله فرمون برای سروک پارلمان بم شوازه دارش را و که دبیتن لماوی سالک معامله کان پیشکش به لایانی پیوندیدار بکرین و 2 سالیش دان را و بو تواو کردنی دیزاین و نقشه بنارتی و سالی کوتاهیش بو تنفیسه كوات لبداية ولا صالي كم وحتى صالي سيام دبيتن أم ياسايا جيبا جيب كريتن أجر لخلاري أم 3 سالا حوالاتي بريس کارکانی جیبجی کردو ام خانوای بناوی خوی تاپو نکرد بناوی شاروانی تاپو دکرتن و ابیتا به ملک حکومت ولا دوای اوش هیچ در فتک به هیچ کسی که تر نادریتن بو اوی خانوکی تاپو بکتن لگر ریزم و 3 سالش برای ما کفایت او به خوشک برای زانا کریستیانه کان کلا دروانا استا پیان علینی هر کاتک ام یاسای درچو تکاده کین لخلالی ام 3 ساله پیوندی با لانی پیوندی دار بکن سپاس قبل 1 سال داواکاری پیشکش کن کاک حکمت فرمو باقی سب کاک حکمت برای سروکا پارلمانی نظام دیاره نتیجه هشتنک یا هیت نابینا منو کاک رزگاری یعنی آنجی لجنا پیوندی دار دا ما بس تعمل ویره یا رون و آشکرایه او خانین کو بری نوتو ای که هاتین هرفاندن اشلای بحثیاوه والوي سردمي حكمته يذكرين حديقة يعني سياسيا يذكرين حديقة يعني بردش أرضك ديكاتي وإنه كجي شنوارت وخانيات حاضرا وشو جهنين يعني أف كسي تبشن دعوة بكن شكل جلك جهة دعوة كرين كدعوة سكنية ما دام أف بروجة أصل بردست ما بلا أف جهة دا بتكرن شكو بروجة أصل مثلا أف خلا هنيل سرهندك أو سردمه بحثية أو تعداد كل بيو خلقيات يكرن أو خلقي كو بيواني دارب شو رشفة كسكارت بيش مرجانا خلقي كي تنظيم داخلي بو إيش سر هندي يعني خانية طايت هاتين الروح خاندن وتعداد لكن حتى هندك خانية جستان دين يداينا هندك الديتري كاكرزقار باش الزانت لو أنا خانية بخجي وصابيتن بيش نيارة من أو خانية هاتين الروح خاندن وحكمته كرينا حديقة وشینوارت و مایی و بلگه به های خلق شاهد به های بین قربو کردن زاویه که پیش بردنه. بله. و زور سپاس. بله سپاس. هۆکارەکانی دەرچواندن بخوێننەوە. هۆکارەکانی دەرچواندن بە مەبەستی سودمەندبوونی زیاتری هاوڵاتیانی کەم دەرامەت لە زەوی میری و دۆزینەوەی دەواازەی یاسایی بۆ چارەسەرکردنی زیادەڕۆی ناچاری بۆ ئەوەی یاسای ژمارە 3 ساڵی 2019 شیاوی جێبەجێکردن بێت ئەم یاسایە دەرچێندرا. کێ قساکە لەسەر هۆیەکانی دەرچواندن؟ داڵ. بیان. بەڵێ بەڕێزان کاک مەلاوەیس دکتۆر ڕێبوار حەسیبە خان ژیان خان مامۆستا عوسمان کاک عوسمان سێدەری فەرموو کاک مەلاوەیس بەڕێز سەرۆکی پەرلەمان لە هۆکارەکانی دەرچواندن
ئەنی پێم باشە وشەی کەم دەرامەت بەمبەستی سوودمەندبوونی زیاتری هاوڵاتیانی کەم دەرامەت ئەم کەم دەرامەتە نەمێنی چونکە زۆر جاران ڕاستە لە سەرەتادا کە کەسەکە زێدەڕۆیەکەی کردووە کەسێکی کەم دەرامەت بووە بەڵام ئێستا لە ئاستێکی تردایە هەر ئەوا بمی تۆ بمەستی سوودمەندبوونی زیاتری هاوڵاتیان وشەی کەم دەرامەت نەمێنێت و زۆر سپاس. بەڵێ دکتۆر ڕێبوار. کوژانتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەم یاسایە هەر ئەوە نییە کە بڵێن زەوی تەجاوز یا مڵکی تەجاوز بە ناوی خەڵکێک بکرێوکە کە کەم دەرامەدن دیوی دیکەی ئەم یاسایەوەیە کە خزمەت گوزاریش پێشکەش بکرێ نەخشە و دیزایانی شەبێ ئێمە لە مادە حەفت مناقشەیەکی زۆرمان لەسەرەوە بابەتە کرد بۆیە من داڕشتەیەکم هەیە هیوادارم بە هەندوەر بگیرێ جارێ وشەی دەواازە بگۆڕدرێ بۆ ڕێگەی یاسایی ینی دۆزینەوەی ڕێگەی یاسایی نەک دەواازە یاسایی و داڕشتەکەم بەو شێوەی خوارەوەە هۆکارەکانی دەرچواندن بە مەبەستی سوودمەندبوونی زیاتری هاوڵاتیانی کەم دەرامەت لە زەوی میری و دۆزینەوەی ڕێگەی یاسایی بۆ چارەسەرکردنی زیادەڕۆیی ناچاری و پێشکەشکردنی نەخشە و دیزاین و خزمەت گوزاریەکان بۆ ئەوەی یاسای ژمارە سێی ساڵی 2019 شیا و جێبەجێکردن بێت ئەم یاسایە دەرچێنرا. دەست خۆش دکتۆر وەڵام نووسینەکان بۆ بنێری زۆر باش دەبێت سپاس. مامۆستا عوسمان. بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەناقوڵێک دەبیم لەو هۆکارانە ئەوەی کاک ڕزگار ئێستا فەرمووی ئەگەر کەسێک لە ماوەی 3 ساڵ نەیە خانووەکە دەبێتە مڵکی شارەوانی ئەگەر نەهات لە هۆکارەکانی دەرچوانیش دەڵێ بۆ زیاتر سوودمەند بوون کەواتەوە لێرە مینحەیەکە درا ئەوە یەک بۆ پاشانەکە ئەو یاسایی خۆی بەڕاستیەکە سیر بکەین دەڵێ لە پێناو پارێزگاریکردن لە سیمای شارستانی شار و شارۆچکەکان ئەوەم پێگونجاوترە لەبەر ئەوەی ئەو کاتی دەبێتە ئیلزامیش ئەمن کاتێک کە خانوم بەناو ناکەم غەسپ لەسەرم دەبێت بچم بە ناویکەم کەواتە من هیچم نەکرد تەنها دەرفەتێکم تا خەڵک زارزارە بۆ خۆی تەزاوزێک بکە حەزم لێ ئەوەی خۆی بەڕاستی ئەگە ئەو برانە و خوشیانە ڕازی بن سوپاسان دەکەم خۆیەکانی دەرچوانی خۆی باشترە ئاخر ئەوەی خۆی هەرەمێنێتەوە ئەم هۆیانی دەرچواندنە بەس بۆ تعدیلەکەیە ئەوەی لەناو ئەسڵی قانونەکە مێنێتەوە هەر ئەوەی ئەسڵی قانونەکەیە بەس مەبەستم ئەوەیە ئیجباری تێدانی ئەم یاسایە جنای مامۆستاش فەرمووی دەبێتە مڵکی شارەوانی کەواتە لێرانە نەبوو هۆکاری خزمەتکردنی خەڵکو و سوودمانبوونی کەواتە ئەو لە نایەکەوە تەناقوڵە بۆیە حەزم لێ ئەوەی تر ئەگەر جوانتر لێ وەربنەوە سوپاسان دەکەم سپاس بۆ بەڕێز کاک عوسمان سێدەری بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من پێشنیار دەکەم بۆ چارەسەرکردنی زیادەڕۆیی ناچاری و خانووە ڕووخاوەکانی سەردەمای ڕژێمی بۆ زیاد بکرێت لەبەر ئەوە ئەگەر بۆ زیاد نەکرێت کەوا بێ ئەم یاسایە بەس تایبەتە بە خانووی زێدەڕۆ لەبەر ئەوە بێ ئەوەی کەوە زێدەڕۆنە خانووە ڕووخاوەکانی سەردەمای ڕژێم بە زێدەڕۆ حساب ناکرێت بۆی پێویستە ئەوەی بۆ زیاد بکرێت زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس حەسیبە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر هۆیەکانی دەرچواندن دوو پرسیار ئاراستەی لیژنەی بەڕێزەکەم لە سەرەتاکەی ئەلێ سوودمەندبوونی زیاتر بەڵام لە ناوەڕۆکی بابەتەکە خۆی ڕێگریکردن و پێشکێشکردنی خزمەت گوزاریە و لە دوادێر کە باس لە بۆ ئەوەی یاسای ژمارە 3 ساڵی 2019 شیاوی جێبەجێکردن بێت ئەم یاسا دەرچێنرا ئایا ئەگەر یاسایەک شیاوی جێبەرجێکردن نەبوو بێت چۆن دەنگی پێدراوە یعنی شیاوبوون لێرەدا بۆ چ مەبەستێکیان بەکارهێناوە و بە شێوەیەکی تر من هۆیەکانی دەرچواندنم داڕۆشتۆتەوە بە مەبەستی ڕێگریکردن لە زێدەڕووکاری لەسەر مڵک و ماڵی دەوڵەت و نەخشە و دیزاینی گونجاو و پێشکێشکردنی خزمەتگوزاری و سوودمەندبوونی زیاتری هاوڵاتیانی کەم دەرامەت و دۆزینەوەی دەواازەی یاسایی بۆ چارەسەرکردنی زێدەڕووکاری ناچاری جێبەجێکردنی یاسای ژمارە 3 ساڵی 2019 ئەم یاسا دەرچێنرا و سوپاس. بەڵێ زۆر سپاس. ژیان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێک لە قسەکانم لەلایەن حەسیبەخانەوە کرا بووە پشتگیری جەنابیان نەکەم هەر لە سەبارەت هێنانی وشەی شیاوە ئەگەر یاسای ڕابردوو شیاوی جێبەجێکردن نەبێ بۆ دەرمان چوێنرا
بۆیە ئەو وشەیە لا ببرێت باشترە بۆ ئەوە لەبەرەوەی خۆمان گومان دەخینە سەر ئیشی خۆمان هەروەها پشتگیری گوتەکانی بەڕێز ڕێبوارە دەکەم زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس لێرە ئەمان مەبەستیان لەوە نییە ئەوەی تر نەشیاوە مەبەستیانەوەیە ئێستا دەرفەتی جێبەجێکردنی نەماوە لەبەرەوەی 120 ڕۆژەکە تەواو بووە تەنها ئەتوانن وشەکە بگۆڕن بە ڕێزانن دامانی پەرلەمان بەم شێوەیە کۆتایی بە دانیشتنی ئەم ڕۆمانە هێنین و زۆر سپاس.